بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بەینتان باش ئاسوودە و بەختەوەر بن لەگەڵ هاوکارم دانیار نورەدین بە هاوکاری هاوکارانم لە کۆنترۆڵ و پەیام بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. بەسخۆش بێش سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادەکردوون کە دەخوازین تا کۆتایی بینەرمان بۆی کە سوودمەند من لە تەواوی بابەتەکانی ئەمڕۆمان. لەو بابەتانی کەمڕۆ پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لەو دەکەین کە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەینە سەرمەشقی خۆمان لە کاروباری ژیانمان و لە ڕۆژانەماندا چۆن شوێن پێی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەربگرین ئەو پێی کە چەند ڕۆژێکی کەمی ماوە بگەین بە مانگی مەولود و ڕۆژی مەولود و لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گرنگە تا چەند شوێن سونەتەکانی ئەو بکەین وەروها ئەو کارە باشانەی کە ئەو ئەنجامی داوە لە هەموو کایەکانی ژیاندا و سوودی لێوەربگرین و ئێمەش لە ژیانی ڕۆژانەماندا کاری پێ بکەین. وەڵایزان لە بابەتێکی تریش کە ئیترەمانەوێ قسەی لەسەر بکەین دیارە میدیا ڕاستەخۆ کاریگەری زۆری هەیە لەسەر ئارامی و هەروەها شڵەژانی دەرونی لە ناو کۆمەڵگایە و میدیاش گوازەرەوەی ئەو بابەتانەی ڕۆژە وەروەها گەیاندنی کۆمەڵێک پەیامە کە کۆمەڵێک بارەدۆخە جاسیاسی و ئابووری کۆمەڵایەتی گۆڕانکاریەک ڕوویداوە کە ئیتر پرۆسی هەڵبژاردن تەواو بووە. بابزانین میدیا چۆن ڕۆڵە گێڕێت لە هێورکردنەوەی بارەدۆخی کۆمەڵایەتی لە هێورکردنەوەی کۆمەلگا بۆ چۆن بتوانێت زانستیانە وەروە ئەکادمیانە کاری خۆی بکە پەیامەکان بگەێنێت تاوەکو بێتە هۆی هۆکاری ئارامی وەروە سەقامگیری کۆمەلگا. لازان دەست پێک دەچینە لای کەش و هەوا بزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین بینەری دەبین. تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەبارەیەوەی کە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەینە سەر مەشق و سەرداری خۆمان چۆن ئەو کاتی کە لە ژیاندا بوو کاتی کە سنەتەکانی هەواڵانی جێبەجێیان کردو ئێمەش لەم ڕۆژگاری ئێستادا جێبەجێ بکەین وەروها چۆن شوێن پێی سنەتەکانی ئەو بکەین و تا لە تەواوی کاروبارەکانی ژیانماندا سوودی لێ وەربگرین. گفتوگۆ دەکەین لەوبارەی لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا سەردار حەسەن پێنجێنی بانخواز مامۆستا زۆر بەخێر بێت. سپاس بۆم دەرفەتە. مامۆستا چەند ڕۆژێکی کەی ماوە کە بگەینەوەی کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەک دەزانین کە ئەو پێشەوایەمان کە لەدایک بوو ڕەحمەت بوو بۆ هەموو عالەم تا ئێستاش موسڵمانان گۆڕایاڵی فەرمانەکانی ئەوەن بۆی کە بۆ ئارامی ژیان و بۆ ئاسوودەییمان و بۆ دوا ڕۆژیشمان کاریگەری دەبێت. گرنگە چۆن ئەو ڕێگایان هەڵبژێنین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێ کردووە و بیکەینە سەر مەشقی خۆمان لە ژیانماندا. بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دەستخۆشتان لە یەکەم بابەتێکی گرنگە بەتایبەتی لە وڵاتانی موسڵمانە و بەتایبەتی خەڵکی موسڵمان ئیهتیمام بە مانگی ڕەبیع الئەوەلەدا کە مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. دیارە هەموو ئینسانێک لە ژیانە حەزی بە لاساییکردنەوە و پێشەنگبوونی کەسێک هەیە کە قودوەی بێ
بەڵام خوای گەورە ئێمە بۆ ئومەتی ئیسلامی بۆ مسلمانان قودوەیەکی داناوە کە پێغەمبەری خوایە لقد كان لكم في رسول الله أسوة حسنة قرآن فرمي باشترين ك بيشواتان بي وقدوتان بي كأيوه شويني بكون هم لقسيا هم لفعالو كردويا لهم بواركان جيانا بيغمري خواه صلى الله عليه وسلم بوي گرنگي خوي هي شون كوتني بيغمري خواه قدوي بيغمري خواه يا بيشنگي بيغمري خواه بو مسلمانان بگشتي لهم بواركان يعني أولية توبلي من جانبي شي أجرم شون كوتي بيغمري خواه جانبي شي أجرم وجانبي شي ناجرم بوي لهم روكانوا بيشنگي بيغمري خواه بو أمتكي گرنگیەکی زۆری هەیە و دەبێت مسلمانان زیاتر ئیهتیمامی پێبن ئەوش بە خوێندنەوەی سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە خوێندنەوەی ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئینسان ئەتوانێت خودی پێغەمبەر بکاتە قودوە و پێشەوای خۆی. زۆر باشە مامۆستا ئەگەر بگەڕێنەوە بۆ ژیاننامەی پەیامبەری ئیسلام بە دیاریکراوی کۆمەڵێک تایبەتمەندی کۆمەڵێک سیفات لایەن کۆمەڵێک کردار و ڕەوشتی هەبووە کە ئەمانە بۆ هەموو دەور و زمانێک گرنگن لە بواری پاک و تەمیزی لە بواری تەندروستی لە بواری ڕێز لە بواری مامەڵە لەگەڵ دراوسێ لە بواری مامەڵە لەگەڵ ئاژەڵ دۆستین لەگەڵ حتا نەیاران و دوژمنانیشی لە سەختی و لە ئاشتی و لە دەسەڵاتە دەبینی زۆر جار ئێمە ئەگەڕین بۆ شتێک کە بۆ بەرژەوەندی خۆمان بەکاری بێنین بە زۆر بیشەرعێنین لە کاتێکە ئەو هەموو مێژوە جوانە و ڕەفتارە جوانەی پێیانبەر درودی خوای لەسەر بێ جێبەجێ ناکەین لە یاد ناکەین چەند گرینگە ساڵانە لە یادی مەولودا ئەمە بە دەرفەت بزانین بگەڕینەوە بۆ ئەسڵەکە بگەڕێنەوە بۆ لایەنە باشەکان. خۆی گرنگی شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها لە مانگێکە کورت هەڵ نایە یعنی پێویستە ئومەتی ئیسلامی و مسلمانان بەگشتی سیرەی پێغەمبەری خوا هەر ضرورە هەموو ماڵێک لانی کەم سیرەیەکی تیابێ کتێبێکی سیرەی ژیانی پێغەمبەری خوای تابێ کە هەموو ماڵێک خوێنەواری هەیە و ئێستاش سیرەکان کراوە بە کوردی و وەکو باسیش کە ئینسان نابێ ژیانی پێغەمبەری خوا بۆ ئەوەی کە حەزی لێیەتی بەشێکی وەربگرێ کە لەگەڵ ئیشی خۆیان ئەگونجێ و بەشەکانی تری وێڵکە چونکم قودوەی پێغەمبەر پێشەنگی پێغەمبەر بۆ مسلمانان لە هەموو ڕوەکانوێ لە جانبی کۆمەڵایەتیەوە لە جانبی خێزانیەوە لە جانبی سیاسە و حاکمداریەوە لە جانبی نیشتیمان و وڵاتەوە ئەگە سیرکەی ئەکو زانایان دەفەرمونون ئیقتیدا یا پێشەنگی پێغەمبەری خوا ئەوەیە کە ئینسان شوێنی بکەوێ و پاشان زیندوونکردنەوەی سنەتی و پاشان مخالفەی سنەتی نەکە بۆیە زانایان دەفەرمونون ئەلئیعتیصام بالسنەتی نەجاتون دەستگرتن بە سنەت و ڕێگەی پێغەمبەری خواوە مای ڕزگار بوونە لە مەسەلەی ئەخلاقیاتە یعنی لە بوارە کۆمەڵایەتەکان ئاگەسەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ چی دەفەرمێ إنما بعثت لأتمم مكارم الأخلاق يا صالح الأخلاق دەفەرمێ من هاتووم بۆ تەواوکەری ئەخلاقە جوانەکان ئەمە ژێکێکە لە گەورەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەوە دەرەخا نافەرمێ قڕەیش یا ئەو سەردەمە کە پێغەمبەری ئیسلام هاو خەڵک ئەخلاقی نییە و ڕەوشتی نییە نا پێغەمبەری خوا فەرمێ من هاتووم بۆ تەواوکردنی ئەخلاقە جوانەکان کۆمەڵە سیفەت و ڕەوشت هەبووە پێغەمبەری خوا فەرمێ هاتووم تەواوی کەم ڕەوشتە جوانەکان ئەوە یەک و هەم خوای گەورە شایەتیشی بۆدا و ئینەکە لەعەلا خولوق عەظیم و پاشان کۆمەڵە فەرمودەی زۆر کە تەرازووی قورسی تەرازووی ئینسانی ئیماندا لە ڕۆژی قیامەتە ئەخلاق وانی لە بەشێکی ترا کە ئەفەرمێ ئینسان ئەگەر بە ڕەوشت بوو بە هەموو معناکانی و ڕەوشت تەنها مەسەلە جنسیەکەی نەکە ئەخلاقی دامێن پاکی ئەوە بەشە گەورەکەیەتی بە هەموو معناکانیەوە ڕەوشت لەگەڵ ڕێزگرتنی دایک و باو ڕێزگرتنی پیر ڕێزگرتنی گەورە قسەی باش خۆپاراستن لە قسەی خراپ لە هەموو کردەوەیەکی ئینسان کە خوا پێی ناخۆشە پێغەمبەری خوا نەهی لێ کردووە و هەموو کردەوەی کە خوا پێغەمبەری خوا پێی خۆش بۆیە دەفەرمێ هەر کەسێ ئەم ڕەوشتە جوانی تیابوو ئەگاتە دەرەجەی ئەو کەسەی کە بە ڕۆژ بە ڕۆژووە و بە شەوی شەو نوێژەکە ئەمە لە بواری کۆمەڵایەتی لە بواری ئەخلاق جوانیە لە بواری کۆمەڵایەتیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی میوانداریەکە دەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه هەر کەسێ ئیمانی هەیە بەخوا ئیمانی هەیە بە ڕۆژ و دوایی بە ڕێز لە میوانی بگرێ وانە لە بواری خێزانداری خۆیان لە ماڵ و عایلی خۆیان دەفەرمێ من باشترین کەسانێکم بۆ خێزانەکانم لە ئەخیری فەرمودەکە کە ئەفەرمێ لە بواری ڕێزگرتن لە منداڵ پێغەمبەری خوا ئەفەرمێ پێغەمبەری خوا کە ڕۆشتووە سەلامی لە مناڵ کردووە لە بواری زمان پاراستنە
پێغەمبەری خوا فەرمێ من یضمننی ما بین لحییه وما بین رجليه اضمن له الجنة. هەر کەسێ ما بینی ئەوەی کەوا لە بینی هەردوو لایە کە زمانە و عورەتی بپارێزی من زەمانەتی بەهەشتی بووەکە. لە بواری کۆمەڵایەتیا بە هەمان شێوە ڕێزگرتن لە خەڵکی بەتەمەن. پێغەمبەری خوا فەرمێ لە ئێمە نییە ڕێز لە گەورەکان نەگرێ و بەزەیی بە بچووکەکانانەیەتەوە. بوارەکانی کۆمەڵایەتی جانبە کۆمەڵایەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا زۆر احتیمامی پێداوە. زۆر باشە مامۆستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندەی کە بە وتن هەوڵیاوە پەیامەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بگەێنێ ئەوەندەش بە کردار و ڕەفتارەکانی ئەو پەیامانەی گەیاندووە تا چەند گرنگە مسلمانان هاوشانی عیبادەت و پەرستشەکانی ڕەفتار و ڕەوشتی وەکو پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم. بەتاکید گرنگیەکە لەوایە کە ئینسان ڕەندانەوەی عەمەلی بێ. یعنی کاتێک کە من شایەتمانێنم یا ئاڵم شوێنکەوتەی پێغەمبەری خوام پێغەمبەرم خۆشەوێ صلی الله عليه وسلم سنەتی زیندووەکەمەوە تەنها بە قسە نابێ. ئەگە سەیری قورئانیشکین کاتێ باسی ئیمانەکە إلا الذين آمنوا وعملوا الصالحات إن الذين آمنوا وعملوا الصالحات کاتێ باسی ئیمانەکە یەکسە باسی عەمەلەکە. بۆیە زانایان دەفەرمون بوون بە قودوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا پێشەنگی پێغەمبەری خوا کە من پێغەمبەری خوا ئەکەم پێشەنگی خۆم ئەمە بە گفتار ئیکەم و ئەبێ لە عەمەلیشمان ڕەنگ باتەوە. یعنی ناکرێ کەسێک کە بڵێ من پێغەمبەری خوام خۆشەوێ قودوەمە پێشەوامە بەڵام لەولاوە غەیبەتی مسلمان کە پێغەمبەر فەرمێ لا تەغتابوا المسلمین وانە ناکرێ من بڵێم پێغەمبەری خوام خۆشەوێ شوێنکەوتەی پێغەمبەری خوام غەش بکەم لە معاملەما لە برادریە لە دراوسیا لە هەر بوارێکی ترا کە پێغەمبەری خوا فەرمێ من غەشە فەلەیسە منە. ناکرێ من بڵێم پێغەمبەری خوام خۆشەوێ و لەگەڵی دام بە قسە بەڵام لەولاوە زوڵم کەم ستەم کەم ستەم بە گەورەیەکەی ستەم لە خەڵکە لە دەسەڵات و حاکمەوە بیگرێ حتاکو کەسێک کە لە ماڵ و عایلی ستەمەکە لە خێزانی لە دراوسەیەکی لە دوکانێک لە کڕین و فرۆشتنێک لە کاتێکا پێغەمبەری خوا فەرمێ اتقوا الظلم فإن الظلم ظلمات يوم القيامة. خۆتان بە دوور بگرن بترسن لە زوڵم چونکم ئەبێتە تاریکی بۆتان لە ڕۆژی قیامەتە. بۆیە گرنگە فەرمودەکان زۆرە بابەتێکی فراوانە بەڵام بە کورتی ئەوەیە کە ئینسانی ئیماندار کاتی ئیقتیدای بە پێغەمبەری خواوە کە صلی الله عليه وسلم و پێغەمبەری کردە پێشەنگی خۆی بە قسە دەبێت ڕنگدانەوەی عەمەلی هەبێ. چونکم ئەگەر سەیری وڵاتانیشکە وڵاتی ئەندەنوسیا و مالیزیا و وڵاتانی کە مسلمان بوون خۆ بەوە نەبوون کە زانایەک بچێ بڵێ کاکە وەرە مسلمان بە کۆمەڵێک تاجر بووە کە ڕنگدانەوەی ئیقتیدای پێغەمبەری خوا لە بڵێ ڕەنیاوەتەوە. تاجر بووە کاسب بووە کە پێغەمبەری خوا وەصفی ئەکا ئەگەر تاجرێکی ڕازگۆ هەبێ کاسبێکی ڕازگۆ هەبێ حەڵال خۆر بێ غەژ نەکا لەگەڵ پێغەمبەرانە حەشرەکە و حسابی بۆ کرێ. چۆتە وڵاتانە سەیرەکە کاکە ئێوە چین وەڵای مسلمانی شوێنکەوتەی پێغەمبەری خوین لە عەمەلیا ڕەنی دایەوەتەوە. ئێستا بڕۆ بە ملیۆنەها مسلمان هەیە و یەکێک لە وڵاتانەی کە وەکو ئەندونوسیا وڵاتێکی پێشکەوتووە لە تەکنۆلۆژیا و لە خەڵکێکی زۆر لە مسلمانە. زۆر باشە مامۆستا و بەڕێستان باسان کرد بابەتەکان زۆرن با تۆزێک ژیاننامەی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ ببەسینەوە بە ئێستەی کۆمەلگامانەوە بە ئێستەی تاکەکانی مسلمانەوە. دەبینی زۆر جار بارودۆخی کوردستان واکە گەنجان بێمێت دەبن سەفەر دەکەن وڵات بەجێ دێڵن با بەراورد دێوکەن بە کۆچەکەی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ. یەکەم لە پێناو چی کۆچی کرد چۆن کۆچی کرد کاتێکیش کۆچی کرد ئاوڕیدایەوە بۆ مەکە وتیەگەر ناچار نەبم زۆرم بۆ نیە بێتاقەتیان نەکردمە هەرگیز وڵاتەکەی خۆم شارەکەی خۆم بەجێ نەدەهێشت و دەبینین چۆن دەگەڕێتەوە بۆ مەکە بە چ شانازی بە چ گەورەیەک. ئێمە مسلمان چۆن ئەبێ لەو مووقیفانە وردبینەوە یان هەر وەکو چیرۆک سەیریان بکەین لە تاکێکا کە بڕیار بێ مسلمان بین و شوێنکەوتیە و پەیامبەرەوە و زاتە بین دەبێ بۆ هەموو کاروکردەوە و هەموو حرەکەیەکمانێمە چاو لەو ژیاننامەی ئەو بکەین. بەتەکید ئەگەر هەموو ئینسانەکان بەتایبەتی گەنجان چونکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کو باسی گەنجی کرد احتیمامی زۆر بە گەنج داوە. گەنج لە گەنجینەوە هاتووە لەوەی شتی بە نرخی تایە و پاشان کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەشێکی گەورەی لەسەر مەسایلی عەقیدە بوو و پاشان زوڵم و ستەم بوو کە ئەکرا چونکم لە مەکەیە معلومی جەنابتانە کە بۆتە بوو هەموو خوایە پەرستی بەڵام بۆت نەبوو خوا پەرستی بەتەنها. ئیلاهەکان زۆر بوون بەڵام خوای تاکو تەنها نەبوو بۆی نەبوو ئینسان بیپەرسێ بە تایبەتی سەحابە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کۆچی کرد بەرەو شاری مەدینە و پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم
لە هەموو بوارەکانە بە تایبەتی گەنجان دەبێت زیاتر چاوی لێکەن چونکم ئەو جیلەی کە لەگەڵیا بوو گەنج بوو وانە بوو جیلێکی گەنج لە خزمەتی پێغەمبەری خۆیان بوو لە ئیمامی عەلی و لە خوبەی بوو لە زۆرێک لەوانی کە لە ئافرەتان و لە پیاوانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ناو شاری مەکەیە ئیهتیمامی پێیاوە بۆی ئەو جانیبە گەورەیشی کە فێرمانەکە لە من و لە کەسایەتەکانی تر و پاشان لە گەنجان خۆشەویستی ئەو وڵات و نیشتمانی خۆیەتی چونکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک گەدەریەکەن ئەچێتە سەر کێوێک و دوورەکەوێت طبعا مەکەمی شاخشاخە شاخی بچووک و گەورە ڕووەکاتەوە بە دەوری مەکەیە دەفەرمێ وەڵڵاهی ئەگەر مەکە شوێنی دایک و باو و باپیرانم شوێنی لە دایک بوونم ئەگەر دەربیان نەکردایە قەتۆم بەجێ نەیەش ئەم فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکە هەر یەکێ لە ئاسی خۆمان و ئینتیمامان بۆ وڵات و نیشتیمانی خۆمان هەبێ بۆ ڕاستکرد نەک بۆی بڵێ من بەجێڵم تۆ بەجێڵی هەمووی بۆ کۆمەڵی خەڵک و زوڵم وستم دەبێت من لە ئاسی خۆمەوە پێغەمبەری خوا چۆن گۆڕانکاری کرد لە ناو شاری مەکەیە لە نێو گەنجا لە نێو سەحابەیە چۆن خەڵکی لە بتپەرستی هێنا بۆ خواپەرستی چۆن خەڵکی لە شەخصپەرستی هێنا بۆ یەکتاپەرستی چۆن خەڵکی هێنا لەوەی کەوا سوژدە بۆ بەردێ ببە سوژدە بۆ خوا ببە یعنی خەڵکی ئازاد کرد خەڵکی ئازاد کرد بۆیە دەبێت منی گەنج و تۆی گەنج و برایەکی گەنجی تریش چاو لە پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم بتوانین ئەو فکری ئەو بیرروبۆچوونی خۆوان پێمانە کە بیرروبۆچوونی پێغەمبەری خوایە ژیاننامەی پێغەمبەری خوایە بتوانین مجتەمع و کۆمەلگا ئیسلاح بکەین بەو شێوەی کە پێغەمبەری خوا حەزی لێ کردووە زۆر باشمە وەستا بەگشتی لە ئێستادا زۆرێک لە مسلمانان ینی ئیدعایەوەکەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشەوی بەڵام زۆر بە کەمی دەبینین کە ڕەفتار ئاسای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نێو تاکەکانی کۆمەلگا و مسلماناندا بەدی بکرێت بۆ منە دراوسی لەگەڵ دراسەیە لەگەڵ خزمە لەگەڵ کۆمەلگایە دەسەڵاتدار بوون لەگەڵ کاربەدەستەکانیە ئەمە تا چەند گرنگە لە هەموو کایەکانی ژیانە کار بەمە بکرێت وەکو باسمان کرد گرنگێکی گەورەی هەیە یعنی ژیاننامەی پێغەمبەر و شوێنکەوتنی پێغەمبەر و ئیقتیدای بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنها بە قسە نابێ دەبێت کردەوەی لەگەڵا بێ وەکو ئەو دووسێ فەرموودەمان باس کرد لەگەڵ هەمان شێوە یعنی کابرا کە شوێنکەوتەی پێغەمبەری خوایە خۆشی ئەوێ یا لە هەنێ شوێن مەولودی بۆکە یا نوێژی جمع و جەماعەتی نافەوتێ کە سەیرەکەی دراوسەکەی لێ ڕازی نییە لە کاتێکا پێغەمبەرە فەرمێ من کان یؤمن بالله واليوم الآخر فليكرم جاره هەر کەسێ باوەڕی بەخوا هەیە و بە ڕۆژ دوایێ با ڕێز لە دراوسەکەی بگرێ لە کاتێکا پێغەمبەری خوا فەرمێ سێزار والله لا يؤمن والله لا يؤمن والله لا يؤمن سوێن بەخوا ئیمانی نییە سێزار فەرمووتیان کێی پێغەمبەری خوا ئەو نەبەتونی فەرمی ئەو کەسەی دراوسەکەی لە دەست و زمانی ئەمین نەبێ ئەمە بۆ دراوسێ و پاشان بۆ معاملات یعنی کابرا کە کەسێک گەڵێ من شوێنکەوتەی پێغەمبەری خوام نقل و جکلێتێکدا ئەنێ لە بەردووکانەکەیە دەبێت ئاگای لە معاملەکەیشی بێ ئاگای لە معاملەکەیشی بێ بە جوانی بیپارێزێ حەڵاڵی خۆری بکە مناڵەکانی خۆی حرامی تێکەڵ نەکە لە بواری دەسەڵات و حاکمیشە بە هەمان شێوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر نەرمونیان بووە جاری وا هەیە ئینسان ئەڵێ من شوێنکەوتەی پێغەمبەری خوام پێغەمبەری خوام خۆشەوێ بە قودەی خۆمەزانم بەڵام دایم مۆنە دەموچای مۆنە تووڕەیە دایم ڕووی خۆش نییە لە کاتێکا پێغەمبەری خوا فەرمێت تەبەسسوموکە فی وەجهی ئەخیکە سەدەقە تۆ ئەگەر زەردەخەنەیە بەرامبەر بە مسڵمانێک وەرگری سەدەقەیەک بۆ ئەنووسێ ئافرەتێک کابرایەک هاو بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەلەرزی ئەترسا چونکو نەیبیست و پێغەمبەری خوا بۆ شێوە ڕەحمەتە و بۆ شێوەکو ئینسانێک کەوا خواتەوە لەناو سەحابەکانایە نزیک بوویەوە پێغەمبەری خوا فەرمی هەوین عەلەیک هێواش بەرەوە لەسەر خۆ بم مەترسە من وەکو مەلیکەکانی دنیا نیم ستەم کەم و خەڵک لێم بترسێ من کوڕی ئافرەتێکم کە نانە ڕەقە و نانی وشکۆ بووە خۆم ئەمە ئەو پڕی تەواضوعی پێغەمبەری خوایە نەرمونیانی پێغەمبەری خوایە من فێرەکە تۆ فێرەکە کەسێکی تر فێرەکە کە هەر بە زمان نەڵێ من پێغەمبەری خوام خۆشەوێ و لەگەڵی دام ئیقتیدام بە پێغەمبەر وەکروەتەوە دەبێت لەو عەمەلێشما کە بەرامبەرەکەم لە کاتی لێبوردنە لە کاتی تەواضوع و نەرمونیانی و لە خۆ بەنزمگرتنە و لە کاتی ڕووخۆشیە ئەبێ لە هەموو ژیانی کایەکانی ژیانە ڕنگ باتەوە هەتا گاتە کایە سیاسیەکان ماوەسە ڕێک پرسیارە جەوهەریەکە ئەمەیە چۆن ڕنگ باتەوە یعنی ئێستاکە بۆ خۆشی بچۆ بۆ لای بەقاڵێک میوەفرۆشێک بڵێ خۆت وەکیل بە
تۆزە میوەم بۆ بکێشە بە دڵنیایەوە نیوە زیادی کەیبێتەوە ماوە سێرەکەی گەنیەوە بچۆ بۆ لای فیتەرێک چارەکەت بەجێ بێڵە یا چاکی ناکە یا خراپ چاکیکە یا درەنگ چاکە یعنی ئەمانە حرمەتەن مەبەستمان بێڕێزی بە کەس نییە بەس بەڕاستی وای لێ هاتووە کرێکارێک عملەیەک لە شوێنێک ئیش دەکا بەجێ بێڵی دادەنیشێ دیوارەکە بە سەقەتی دروستەکە یعنی حکوومەت و کارگوزارەکانمان کردوێتی بە وەکیل لە جادەوە ڕێگاوبانێک بە سەقەتی دروستیەکە بازرگانێک تیجارێک جلوبەرگێک گەنێ سێقات پارەیە خاتە سەر شتێکە کڕیە بیتەوە پەشیمانیە بێتەوە وڵا بێ نیوی پارەکەت لێ وەرگێتەوە بە زیادەوە یعنی ئەوەی ویژدان و ئەوەی تۆزێک ڕێز و وەفا و حرمەت و گەورە و بچووکی ماوێت بە سەراحەت ینی بێمێدانە ئیڵێم زۆر خراپە لە کۆمەلگای کوردیمانە ئەی بڕیارە مسلمانین بۆ ئەمە ناکەین ئەی ئەگەر نایکین ئۆکین یا ئەوەی کردومانە جێگەی خۆشحاڵیەوەی ینی چی بکرێت چۆن ئێمە بتوانین کە پێغەمەری خوا ڕەفتارەکانی کردەوەکانی درودی خوای لەسەر بێ لەناو ئێمەیان ڕنگ باتەوە منێک لە پیشەکەی خۆما کاکەیەکی تر لە پیشەکەی خۆیان لەو هەموو بابەتانەی کە هەن تۆزێک دڵسۆز بین بەڵێ بەشی سەرەکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە جوان ژیانی پێغەمەری خوا ناخوێنین پێغەمەری خوا باسی قەناعەتمان بووەکە قەناعەت دەفەرمێ ماڵەکە بڕاوەی نییە یعنی ئینسانێکە قەناعەت بێ بەشێکی سەرەکیەوەیە کە من قەناعەتم نییە بۆ بەشی کە خۆمەمە هەڵپەی زیاترەکەم هەڵپەی زیاترەکەم ئەو بەشێکێتی بەشە سەرێکەکەی جوان تێنەگەشتنە یا جوان نەخوێندنەوەی ژیانی پێغەمەری خوایە صلی الله علیه وسلم کاتە چۆن تێبگەین ماوەستا ئەمە پرسیارەکەیە چۆن تێبگەین چۆن قەناعەت بێنین قەناعەت بێنین بەوەی کە منێکی مسلمان کە لەم پێغەمبەر پێشەوا و قودوەی منە دەبێ من ژیانی پێغەمەری خوا خوێنم زیاتی بڵێن تەمەسک و بڵێن التیزام بە سنەتی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم و پاشان زیاتر ڕۆژم لە خوێندنەوە و کایە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو بوارەکانە ئەوەی کە باسمان کرد لە هەموو بوارێکی میوانداریە بێ کۆمەڵایەتیە بێ حاکمیەتیە بێ بازاڕە بێ ڕاستەکەی گلەیەکی زۆر هەیە خۆ خەڵکی کە بازاڕە حرمەتم بۆ بەڕێزیان کاسبن یا مقاولە یا سەیدەلیانەیەکی هەیە یا هەر لە بوارێکی ترە خەڵکێکی مسلمانە و خەڵکێک لە وڵاتێکی ترۆ نەهاتوانێ خەڵکێکی مسلمان و دیندار و ئەهلی مزگەوتەوە لە پێغەمبەری خوا پێشەوامە بەل لەو لاوە سیرەکەی لە کەسابەتەکەی غەشی تایە لە دوکاندارێکەکە غەشی تایە معاملەکەی دروست نییە یا لە تەعاملکردن لەگەڵ بەرامبەرەکەیە دروست نییە بەش ئەوەیە کە تۆ ژیانی پێغەمبەری خوا خوێندەوە بکەواتە مامۆستایانی چەند گرنگە ئێستا ببوورە مامۆستانی بەڕاستیان بابەتە زۆر گرنگەوەی ڕێگارەکان بدۆزینەوە ڕۆڵی مامۆستایانی ئاینی بانخوازان کە ڕەنگە هەموو هەینیەک هەزاران هاوڵاتی بەبێەوەی تەکلیفی لێکوێ بینێری بە شوێنیا خۆی خۆویستانە بۆ پەڕی وەکو التیزامات و واجبێک دێت گوێ دەگرێت بۆ مامۆستایەکی ئاینی کاتێک ئێمە ئەزانین کۆمەڵگاکەمان ئەوەندە بارودۆخی خراپە هێشتا شارەزای ژیانی تایبەتی پێیانبەرەکەمانین کە بیکەینە قدوە و ڕفتاری جوانی لێوە فێربین یعنی پێویست نیە تۆزێک بگەڕێنەوە وتاری مامۆستایانی ئاینی بگەڕێتەوە بە مانایەکی تر ئەگەر لە سفریشەوە دەست پێ بکەین ڕاستە چەندێک ئێمە هەوڵومان و بوون و قسەکرا بەڵام کۆمەڵگا جارێ پێویستی بۆیە دیسان لە بنەلاغەوە تاکەکان دروستکەینەوە حتا ئەگەر تاکێک تەمەنی 6 ساڵ بێ لەو بازاڕە وشکە فرۆشێ بەڵام نیوە ئیکسپایرەوە بە گرانیژەی فرۆشێ بەتاکید باسەکەی پێشوم ئەوەیە کە ئینسان هەسکا بە مراقبەی خوا تۆ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی مراقبەکە ڕقابەی خوای گەورە کە من هەستم کرد خوا ئاگای لێم و مراقبەی خوا ئەوە گەورەترین شتە کە ئینسان بەرەو حرام ناڕوە کۆمەڵگایەکی صالح دروست ئەبێ ئێستا مەسەر پرسیارەکەی جەناب پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە کابرایەکیەوە دینارێکی یاوەتی بڕۆ مەڕێک ما بۆ بکڕە لەو سەرەوە هاتەوە مەڕێکی کڕی دوو مەڕی کڕی بە دینارێ کابرایە گوتی ئەوە نایفرۆشیوانە معاملەی لەگەڵ کە مەڕێکیایە بە دینارێ دوای پێغەمبەری خوا بۆی هاتەوە کابرا دینارەکەی شیدایەوە مەڕەکەی شیدایەوە دوایی کە وتی ئەی دینارەکە بوونیەوە بە مەڕوان وتی قوربان دوو مەڕم کڕی بە دینارێکیانم فرۆشتە بە دینارەوە دینارەکەی خۆت بۆیە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای بۆ کرد ئەم پیاوە هەتا ئەگە خۆڵیشی فرۆشتایە کەسابەتەکەی خێریە کرد ئەوە پرسیارەکەی جەنابی شێستێکی جوانە ضرورە داعی بانخوازەکان زانایانی ئاینی بە تایبەتی لە ئێسادا ئەوەندەی کە موامرە هەیە لە ڕێکخرا و لە سنتەر و لە تەلەڤیزیۆن و لە هەموو کەناڵی کە پارێکی زەبەلاح و دزراوی بۆ سەرفەکرێ بۆ بەلا ڕێدابردنی ئەخلاقی مسلمان لە هەموو بوارەکانە بۆ ئەوی ئینسان تەماح پەیاکە پشت بە خۆی نەبەسێ پشت بە پارێکی بڵێن مفت کە کوردەواریاڵە بێتە دەسی پەنا بۆ ئەوە با کەسابەتەکەی حرامەکە یا تەعاملەکەی جوان نییە بۆیە زانایان پێویستە ینی لەم سەردەما بابەتەکانیان چڕکەنەوە لە مەسەلەی ئەخلاقیاتە
لە مەسلەی ئەخلاقیاتە، یعنی لە وەعزێکی ئەوە نەبێ مامۆسایکی ئاینی کە وتاری هەیە شەوەکەی کە لە ئەسڵا کاتێک کە کەسێ وتار حازرەکە داعی بێ یاخود خەتیبێک بێ دەبێت لانی کەم 50 سەعات بخوێنێتەوە، وانە ئەبێت چەند لاپەڕێکی زۆر بخوێنێتەوە تاکو بتوانێت لە ماوەی چارێکێکە عەرزی ئەو خەڵکەی بکە، نەک ئەوەی شەو بە پەلەپەل شتێ حازرکە ئەو کاتە خەڵکەکە تێناگە. بۆی ضرورە مامۆسای ئاینیش داعیەکان ئەرکی قورس و بەرپرسیارەتی لە ئەستۆی ئەوانایە، دەبێت بابەتە ئەخلاقیەکان بابەتە کۆمەڵایەتیەکان زیاتر بوروژێن و احتیمامی پێ بن لە نێو مزگەوتەکانە، بەتایەتی لە وتاری جومعە، بەتایەتی لە محاضرە، بەتایەتی لە دەرز و دەورە، بۆی کۆمەلگا زیاتر بەرەو سونەت و بەرەو ڕێگەی پێغەمبەری خوا بچێت. زۆر باشە مامۆستا، هاوشانی ئەوەی کە باسمان کرد تا چەند گرنگە خێزانەکان مسلمانان لە بناغەوە ئەمە بکەن، بۆن منە منداڵەکانیان لە بناغەوە ڕابێن کە ڕەفتاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەم شێوازە بووە، ئەوە تەعاملی کردو لەگەڵ خێزانەکانی، ئەوە تەعاملی کردو لەگەڵ منداڵە، ئەوە ئەنی هەر لە بناغەوە ئەمە بە منداڵەکانمان بڵین بۆی کە دوجار لە گەورەبوون ڕەفتارەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر لە یاد بێت و لە بیریان بێت. بەتەکید ئەوە بەشێکی زانایان و داعی، بەشێکی گەورەیشی لە ئەسوی دایک و باوک و پەروەردەی خێزانیەکەیە. قورئانە فەرمێ یا ئەیها الذین آمنوا قوا ئەنفوسەکم وئەهلیکم نارا، ئەو کەسانی ئیمانتانە ڕووکاتە ئیماندار، ئەو کەسێک کە ئیمانت هەیە بەخوا خۆتان و ئەهلەکەتان کەس و کارتان ماڵ و خێزانەکەتان پارێزن لە ئاگر، بەوەی کە فێری دینیکەی، فێری ئەخلاق جوانیکەی، فێری ئادابی کۆمەڵایەتیکەی، فێری خواپەرستیکەی. ئافرەتێک مناڵەکەی باڵ نەکرد بۆی شتێکی باتێ، جاری وایە مناڵەکەی باڵ نەکا بۆی بیگرێ عەزێتی باە پەنێکی یاوە باڵ نەکاڵێ وەرە ئەوە بۆ کڕم دینارێک تێمێ شتێک تێمێ بۆی بیخەڵەتێنێ. پێغەمبەری خوا پێی فەرمووی صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەرەک و شتی بیتێ ڕاستەکەی ئەگە بێت و ئەو مناڵە باڵ نەکەیت و هیچی نەیتێ ئەوە بە درۆ لەسرت ئەنووسێ. ئەم فەرموودە کەلیمەیەکی کورتە، ئەفەرمێ بە درۆ لەسرت ئەنووسێ، بەڵام لە مەعنا و مەفهوما زۆر گەورەیە، زۆر گەورەیە بۆ کێ بۆ دایک و باوک. دایک و باوک ئەگەرەک و تۆ ئاوا لەگە مناڵەکەتا مناڵەکە و دوایی چاو لە تۆوەکە لە مەسلەی درۆیە، وانە لە مەسلەی معاملاتە کە خێزانەکە ڕێزی لە پیاوەکەی گر، پیاوەکە ڕێزی لە خێزانەکەی گر، ڕێزی لە مناڵەکانی گر. باسی ئەدەب و ئەخلاقی کە بەتایبەتی لە ئێستادا کە بەشێکی گەورەی تریشی بە هەمان شێوە ڕووی کردوێتە هەموو ماڵەکان لەم مۆبایل و سەتەلایت و لەم تەکنۆلۆژیا و سۆسیال میدیای کە هەیە لە مناڵێکی بچووکی 6 ساڵیەوە بیگرێت تا مناڵی گەورە و کە هەمومان هەمانە گیرۆدەی ئەوەیە. بۆیە ئەرکی بەرپرسیارەتیەکی گەورەش لە سەرشانی دایک و باوکە بتوانێت پەروەردەی مناڵەکانی بکە بەو نەمەتە قورئانەی کە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا قوا ئەنفوسەکم وئەهلیکم نار. بۆی ئێمە هەم خۆمان هەم ماڵ و مناڵمان پارێزین لە ئاگر. بە چیە پارێزرێ؟ بە فێرکردن لە شتە باشەکان و دوورخستنەوەیان لە شتە، چونکو مناڵ لە تەمەنی مناڵەتیەدا ئەتوانی هەموو شتێکی فێرکی. ئەوەش ئەرکی بەرپرسیارەتی خێزانە، وەکو چۆن زانا و داعیەکان ئەرکی بەرپرسیارەتی گەورەیان هەیە، بە هەمان شێوە لە خواردتریش دایک و باوکە کە ئەتوانێت مناڵێکی باش پەروەردەکە و ئەشتوانێت مناڵێکی خراپ پەروەردەکە و بخاتە ناو مشتەمان. زۆر باشە مامۆستاگیان دەرفەتمان وڵا لە دەستیش دەرچووە، بەس خەینا بابەتەکە تۆزێک گرنگە ئەمەوە کۆتا پەیام کۆتا پرسیار هەرچەندە ئینشەڵا لەم مانگە هەوڵەدەین زیاتر گرنگی بەم بابەتە بدەین. بێگومان لە کۆتاییە مامۆستا ئەگەر کۆمەلگایەک شوێن کەوتەی کردداری سیرەی پێغەمبەر و درودی خوای لەسەر بێت و خودی ڕەفتارەکانی بێ، عاقیبەتی بۆ ئێستش و بۆ داهاتوو چۆنە و بە پێچەوانەوەش هەر کۆمەلگایەک ڕەفتاری وەکو ڕەفتاری پێغەمبەری خوای بێ صلی الله علیه وسلم کە شاعیر دەڵێ ئەگەر هەست کەس چوایەتە ناو شاری مەدینەوە یزانی پێغەمبەرستانە تانیان تایەوە محەممەدە نەیەزان، چونکو هەمووی ڕەفتاری پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم کە عەبدوڵای کوڕی عومەر بە پێ ئەچوو بۆ قوباوتیان عەبدوڵا بۆ بە پێچی لە کاتێکا تۆ حوشتر هەیە و بە پێ وەکو ئێستا سیارێ مۆدیل بەرز فەرمی پێغەمبەری خوامان بینی بە پێ ڕۆی بە پێ هاتوو. ئەگەر کۆمەلگای ئێستاش شوێنکەوتەی پێغەمبەری خوا بێ، چاولێکەری پێغەمبەری خوا بێ، دەستگرێ بە سنەت و ئاداب و ڕۆشتەکانی پێغەمبەری خواوە، کۆمەلگایەکی تەندروستە بێت لە هەموو بوارەکانە، لە ڕئیسی وڵاتەوە ئەگەر شوێنکەوتەی پێغەمبەری خوا بێ، هەتاکو حاکم، هەتاکو کاسب، هەتاکو مقاول، هەتا مامۆستای ئاینی، هەتا خێزاندارەکان، بە هەموو چین و توێژەکان و لە هەموو بوارەکانی ژیانە وڵات بێ یاخود کۆمەلگایەکی بچووک بێ یا گەورە بێ، مادەم تەمەسوکیانە یا اقتیدایان بە ڕەوشت و ئاکاری پێغەمبەری خواوە هەبێ، لەگەڵ سنەتی پێغەمبەری خوایە بن،
ئەو ژیانی کە پێغەمبەری خوا وەریگرتووە تەنها بۆ سەردەمی خۆی نەبووە بۆ قوڕیش و عەرەب و ئیتر کۆتایی بێ 1440 ئەوەندە ساڵە و هەتا قیامەت دێ سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باشترین ژیانە هەم بۆ حاکم و سەرکردە و کاربەدەست هەتاکو ڕئیسی خێزان و هەموو جیل و توێژەکان بۆیە هەر وڵاتێ هەر کۆمەلگایەک هەر عایلەیەک بە کورتی شوێنکەوتەی پێغەمبەری خوا بێ ڕێگەی پێغەمبەری خوا وەربگرێ لە هەموو بوارەکانی ژیانە کۆمەلگایەکی سەرکەوتووە بێ کۆمەلگایەکی حەڵالخۆرە بێ کۆمەلگایەکە بێکەوە باز بکرێت لە مێژووی ئیسلامیدا. زۆر سپاس بۆ مامۆستا سەردار حەسەن پێنجەنی وانخواز مامۆستا زۆر بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە بێ من بەخشی بەڵازان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود! کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. هاوکارانمان فیچەرێکیان بۆ ئامادەکردوین لەسەر ڕاهێنانی یاریزانانی کیکۆکشیم دیارە جۆرێکە لە وەرزشی جەستەیی ئەوانەی با بڵێن لە مەجای ڕوبەڕووبوونەوە و جۆرێک لە بەهێزی جەستە ئیشەکان بابزانین وەرزشە چۆن چۆنیە واروها بینەری یاریزانەکان بین. لای چەپ لای ڕاست بە هێواشی ئیچ دی سام کی گۆ ڕۆک شیچ هەچ گۆ ڕۆک شیچ هەچ کیو شی گۆ ڕۆک شیچ هەچ کیو جو لە لای ڕاستەوە بۆ لای چەپ ئیچ دی ئەساسێکی بێدۆزەجیگە ئەجوڵێک کەوتم ئیچ هەمووتان ئەڵێن کی و کۆشی بەنای خوای گەورە ئێمە یاریکی کوشنکای کاراتی لە سلێمانی من شیهان هێمن عەلی محەممەد وێنەری سازمانی جیهانی سوکی کوشن لە هەرێمی کوردستانم. کێکوشین لە هەرێمی کوردستان یەکێتی خۆی هەیە لە عێراقیشە یەکێتی مەرکەزیمان هەیە بڵێن ئێمە بەردەوام ئێمە خولو چالاکیەکانمان بە ئاگاداری ئیتحادی عێراقیە لە سنووری هەرێمی کوردستان و لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان ئێمە ئەمڕۆ 5 مەدرسەمان هێناوەتە پارکی ئازادی بۆ ئەوەی
چەند چالاکێک بۆ مناڵەکان ئەنجام بین. یەکێکی ئێمە ڕسمیە بڵێن وەکو وێنەرایەتێکی خۆشمان هەر ڕسمیە لە هەرێمی کوردستان. یاریەکە یاریەکی بڵێن دووەلیە لە هەموو عالەما هەیە، ئێمەش لە هەموو وڵاتەکان بڵێن هەر وڵاتە وێنەرێکی خۆی هەیە. ئێمە وێنەری ئەم یارین بۆ ژاپۆن لە یاریەکە لە ئەسڵا ژاپۆنیە بڵێن، من وێنەری ژاپۆنم لە هەرێمی کوردستان. یاریەکە 4 ساڵ جارە بتوڵی هەیە بڵێن لە ژاپۆنا بتوڵی عالم هەموو جارە لە ژاپۆن ئەکرێت. بەداخەوە ئێمە 2020 داوت بووین لە ژاپۆن بۆ بتوڵی عالم، نەمانتوانی بە بۆنەی ڤایرۆسی کۆرۆناوە بەشداری لەو بتوڵەیە بکەین. بەس ئینشەڵا لە داهاتوە پشت بەخوای گەورە دەرفەتمان بۆ بڕەخسێ ئێمە بەشداری بتوڵەی عالەمیەکەین، بەڵام بەشداری بتوڵاتی ئاسیامان کردووە. ئێمە لە یاریەکەیە بڵێن کاتامان هەیە، کاتە حرەکاتی نمایشیە، کیهۆنمان هەیە، کیهۆنیش بۆ دروستکردنی یاریزانەکەیە بۆ ئەوەی مستەوای تکنیک و ئەوانەی بچێتە سەرەوە. زایدەن کۆمیتەشمان هەیە، کۆمیتە دوو ڕوبەڕووبوونەوەی تایە، لە کاتاش دوو ڕوبەڕووبوونەوەی تایە، بتوڵەی کاتاشمان هەیە، بتوڵەی کۆمیتەمان هەیە. کۆمیتە یعنی بە کوردێکە خۆمان یعنی وەکو عەرەبی پێڵەن نیزا، دوو ڕوبەڕووبوونەوە. ئەم یاریە بڵێن چۆنەڵی وەرزشە، وەرزشیش تەمەنەکەی دیاری نەکراوە. ئێمە لە یاریەکەتیاتی تەمەنی 6 ساڵە، لە 5 ساڵەوە تیاتی تا تەمەنی 6 ساڵ. ئاستەکان جیاوازن، کچان و کوڕان بەشدارین لەم یاریە. ئێستادا بڵێن لە بەشی مناڵان زیاتر لە 200 یاریزانمان هەیە لە مناڵان، لە گەنجانیش لە 100 یاریزان تێپەڕێت. یاریزانە بە تەمەنەکانیشمان هەیە، نزیکەی 60 یاریزانی بە تەمەنمان هەیە. ناوم عبدوڵڵا نەوزادم، 16 ساڵم، تقریبا 3 ساڵە خەریکە میاریەم. شکر بەخوا ئەستێکی زۆر بەزم بەدەستێناوە لە میاریە، بەشداری چەند بتوڵەیەکی ناوخۆی و دەرەوەم کردووە، وەکو بتوڵەی کوردستان و بتوڵەی ناو سلێمانی. شکر بەخوا هیچ یاریێکم نەدۆڕن و تا ئەستامو یاریەکانم یەکەم بووە و بەس لە کاتە یەکەم یاریم بووە کە لە پێنجوێن کردم، ئەو کاتە سێم بووم لە بتوڵەکە. خۆم وەکو وەرزشێک و حەزێکیش هەردووکیان وەکو عینەی شت، چونکە یاریە زۆر بەسوودە بۆ تەندروستی و بۆ قووەت و بەهێزی، وەکو خۆ بڵێ بۆ دیفاع شخصی و شتی تریش ئاوازە و بەسوودە. ناو اسمها من عليا يارزان كيوكوشين كاراتي ماوي 10 ساڵە لێرە یاریەکەم. 3 جار چون پاڵاوانتی ئێرانم کردووە، جا زۆریش بەشداری پاڵاوانتی کوردستانم کردووە. یەکەمم هێنا دووەم لەگەڵ سێ لە بتوڵەی ئێران بوو لە شیمال لە بووم بە یەکەم و لە کاتایە بووم بە دووە. بەڵە زۆر ئاسانە، هیوادارم بە مدەڕیبێکی گەورە بۆی خزمەتی کچەکان بکەم.
یاریە بۆ هەموو تەمەنێک گونجاوە هەر کەسەوە بە پێی خۆی چونکە ئەم یاریە بە سێ چوار نەوع هەیە لە مناڵەوە بۆ لاوان بە زمانی یابانێکی پێشکەسبەتانی پێڵێنی و تەمەنی 35 بەرەو سەر یعنی بۆ هەر سێ تەمەنەکە گونجاوە ئەم وەرشە لە تەواوی جیهانیشە ئەم وەرشەیە شیکۆشنکای کاراتی ئاما ئەجمال لەم وەرشە خزمەتکردنی مناڵانی شاری سلێمانیە چونکە لە تەواوی وڵاتانی دنیا ئەم وەرشە هەیە ئەم وەرشە وەرشەیەکی گونجاوە تێکەڵاوی هەموو وەرشەکانی تیا لە کیبۆکسینی تایە شۆتۆکانی تایە تەواوی یاریەکان لەم یاریە کۆبووەتەوە ئۆیاما کە ئەم یاری دامەزرانەوە خۆی لە هەموو یاریەکانە پشتێنی هێناوە پشتێنی ڕەشی هەبووە هاتوو ئەم یاری لێ کۆ کردێتەوە ناوی ناوەکی کۆشین لە تەواوی دنیاە هەیە بۆ سوودی بۆ جەستا بۆ مێشک بۆ بەهێزی هێزی بەرگری بۆ زۆر سوودمان لێ بینیوە لەم یاریە بەڵێ ئەم وەرشەم کردووە بەشداری بتوڵاتی ئاسیام کردو نێودەوڵەتی ناوخۆی کوردستان ناوخۆی عێراق لە هەمووشە توانیومە پلەی یەکەم پلەی دووەم پلەی سێم بەدەست بێنن بەڵێ ئێمە ئێستا لە شاری سلێمانیە 4 هۆڵی ڕاهێنانمان هەیە سەنتەری هەڵوەکان ناوەندێکی کۆشین فێرگەی کوبرا فێرگەی سەرچنار ئەمە لە ناو هۆڵەکانە ئێمە ڕاهێنانەکەین بە یاریزان نيت وانزاني وقد يريزان الرصاص شي سوف القرآن دووبارە سڵاتان لە بایزان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە باس لە کاریگەری میدیاکەین لە ئارامی لە پاراستنی ئارامی کۆمەلگایە بێگومان میدیا گەینەری پەیامەکانی ناو کۆمەلگایە ئێمەش لە پرۆسەیەکی نیشتیمانی تێپەڕ بوون کە پرۆسەیەکە پرۆسی هەڵبژاردن و ڕەنگە میدیا لەم قۆناغی ڕابردوو بە هەموو شێوەیە کاری کردوێ بۆ گەیاندنی ئەو پەیامی لە پشتیەوە بۆ یاخود ئەو ئەنجێندا سیاسیە فکری لە پشتیەوە بەڵام با بزانین لە حاڵەتی یاسایی لەو بارودۆخێکی تر قۆناغەکە تەواو دەبێت تێپەڕ دەبێت میدیا چۆن دەبێت زانستیانە ئەکادمیانە نیشتیمانیانە کار بکات بۆ هێورکردنەوەی کۆمەلگا وەروە بۆ گەیاندنی پەیامەکان بە شێوازێکی زانستی و نیشتیمانی بۆ قسەکردن لەسەر کاریگەری میدیا لە ئارامی کۆمەلگایە میوانداری زۆر بەڕێز کاروان عەبدوڵڵا خوێندکاری دکتۆرا لە ڕاگەیاندن وەروە مامۆستای زانکۆی سلێمانیمان کردووە زۆر بەخێر بن زۆر بەخێر بن دکتۆر کاروان میدیا ڕاستەخۆ کاریگەری هەیەەوە بڕاوەتەوە بەڵام چۆن وا بکەین کاریگەریەکەی لایانی ئەرێنی بێ بۆ بە تایبەتی هێورکردنەوەی کۆمەلگا بۆ دەرونی تاکەکانی کۆمەلگا و گەیاندنی پەیامێک بە شێوازێکی زانستیانە و نیشتیمانیانە دەستان خۆش بێ سەرەتا منیش سپاس لە ئێوە ئەەکەم و سڵاویش لە بینەرانەکەم بە فرسەتی ێزانم لێرە باس لە نەتیجە یەکێک لەو لێکۆڵنەوانە بکەم کە دیسانەوە لەسەر کاریگەری میدیا بە تایبەت میدیای نوێ بڵاو بۆتەوە کە من بۆ دراسی خۆم تەماشام کردەوە نەتیجەیەکی سەرسوڕهێنەرم لەو بابەتەیە بینی ڕاستە نەتیجەکان لە شوێنی ترا لە لێکۆڵنەوەی ترا باسکەون بەڵام ئەم لێکۆڵنەوەیە یەکێ لەو ئاماژانەی کە داوێتی ئەڵێ هەموو جوڵەیەکی ژیانی مرۆڤایەتی لە ئەمڕۆیە بەگەشەکردنی میدیا وای لێ هاتووە ناتوانی بە دەریکەی لە کاریگەری ڕاگەاندن ئەم ڕاگەاندنە هەر جۆرێکی ڕاگەاندن هەبێت کەواتە هەموو جوڵەیە کە لە ژیانیان ڕووەدا پەیوەستە بەو جوڵانەی کە ڕاگەاندن ئاراستەیەەکە ئەوەندە ڕاگەاندن کاریگەری کردووەتە سەر ژیانی مرۆڤایەتی جوڵەکان سیاسی بن کۆمەڵایەتی خۆشی یان ناخۆشی دەرونی یان بیرونی دەرەکی کە لە سەر ژیانی مرۆڤایەتیانە هەمووی
ئێستا بە میدیا ئەجوڵێن ینی بۆ بە میکانیزمێک ژیانی مرۆڤەتی بە تەواوی شێوە ئاڕاستاکە حتا لە بواری اقتصادی ئاڵێ دەوڵەمەندبوون و فەقیربوونی تاکێک کاریگەری بە میدیا چۆن بتوانێت خۆی بژێنێ و چۆن بتوانێت لە ژیان دواب بکەوێت لە ڕووی ئابوووریەوە و احتیاجی زۆر شت بێ دیسان کاریگەری میدیای لەسرە وجودی فراغ لە ژیانیا و نەمانی فراغ لە ژیانیا دیسان کاریگەری ڕاگەانی لەسەر شتەکانی یەکەیەکە بە وردیە ناوە بۆیە هەر جوڵەیەک لە نێو کایەکی سیاسی و کۆمەڵاتیە لە ناو کۆمەلگا ڕوو بدە بە دەرنیە لە کاریگەری ڕاگەاندن و پامەکانی ڕاگەاندن زۆر باش گەر بچمە سەر پرسیارە ئەساسیەکەی تو ئەمە بە فرسەتم زانی باسیکەم چۆن میدیا کار بکە لەسەر ئارامی ژیانی مرۆڤایەتی دیارە کە باس لە ئارامی ژیانی مرۆڤاتێکی نائارامی لە بەرامبەریە ینی کاتێک ئارام نەبوو ئێتر ئەمە نائارامی هەردووکی لەژێر تەسیری میدیا ئەسڵەن خۆی نائارامی کردووە ڕاگەاندن نائارامیەکاتەوە دیسانەوە هەر ڕاگەاندن نەتوانێت بێت ئارامی بکاتەوە ینی لێڤڵی جوڵەی ئارامی و نائارامیەکەش بەدەست ڕاگەاندنە لە پرۆسەیەکی وەکو ئەم پرۆسەی کە تێپەڕی لە دوێنەیە بوو و ئەو مانگەی کە لە بەردەمیا بوو بۆ بانگەشی هەڵبژاردن هەر میدیا حماسەتی خەڵکی بەرز کردوێتەوە هەر میدیا وای کردو خەڵک تووڕە بێ هێور بێتەوە تووڕە بێ لە لایەنێک هێور بێتەوە لە شوێنێکیان هەر ڕاگەاندن ئەم گەمانەی بەردەوام کردو ڕاستە پرۆسەیەکی سیاسیش لە پشت هەموو کایەکەوە هەیە بەڵام ئەوەی کە تەسیری بەرفراوانی هەیە ڕاگەاندنە دووبارە تەسیری پرۆسە سیاسەکەش کە ئیشیەکەن ئیشی لەسەرەکەن لە ڕێ ڕاگەاندنەوە هەر ڕاگەاندنی شەتوانێم بێت ئەم بابەتە هێور بکاتەوە ینی ئەوەی کە حماسەتی خەڵکی پێبەرزە بێتەوە کە ڕاگەاندنە بەدەست یەکێک لە خاوەندارەکانەوەیە هەم خاوەندارەکەش بێنێ دیسان هێوریەکاتەوە و بۆ هەموو حەدەسێک چ قەیران بێ چ بابەتێکی سیاسی و پرۆسەیەکی سیاسی کۆمەڵایەتی بێ خاوەندارە میدیایەکان وا ئەکەن کە لە ئەوەڵەوە بەرەو ئامانچێکا ڕاستی بکات دوایی بەرەو ئامانچێکی تر لە پرۆسی دوای هەڵبژاردنە هێورکردنەوە دیسان دەست پێکاتەوە دیسان گەشەکردن و ئیشکردن بۆ پرۆسەیەکی تر دەست پێکاتەوە لە پرۆسی سیاسیە لە پرۆسی کۆمەڵایەتیشە بە هەمان شێوە حتا تەندروستی ژیانی مرۆڤایەتی ئەڵێ تاکێکی مرۆڤ دەتوانێت لە ڕێ میدیاوە نەخۆش بخەیت و هەر ئەو تاکە بەبێ ئەوەی هیچ گۆڕانکاریێک تیا ڕوو بە تەندروستی باش بکەیتەوە لە ڕێی ڕاگەاندنەوە و پرۆسی کاری ڕاگەاندنیش لە سێ قۆناغاییشی لەسەرەکە بۆ هەر پرۆسەیەک پێش پرۆسەکە ناو پرۆسەکە و دوای پرۆسەکە لە پێش پرۆسەکەیە بینەر و مخاتەبی خۆی چۆن ئاڕاستە بکە و لە ناو پرۆسەکەیە چۆن گەمەی پێ بکە و لە دوای پرۆسەکە چۆن هێوری بکاتەوە هەمووی ئیشێکی پرۆسیس و ڕێکخراوی ڕاگەاندن و خاوەندارەکانی ڕاگەاند زۆر باش مامۆستایەکێک لەو ئارامیانی کە لە میدیای کوردیدا بەدی دەکرێت بەشێکی بریتە لە چاواشەکاری بۆ نمونە دەبینین هەنێک میدیا هەنکار لەسەر چاواشەکاری دەکەن ئەمە تا چەند دەبێت تەمایی نائارامی لە نێو دۆخی میدیادا خۆی ئامانج لە چاواشەکاری چییە ئاراستەکردنی ئەو شخصەیە کە چاواشەیەکی بەرەو شوێنێکی تر نەک ئەوەی کە لە دیدی خۆیەتی ئەمە ئامانجە لە چاواشەکاری یەکێک لارکەکانی ڕاگەاندن ئاراستەکردنی تاکێکە ینی من پرۆسەیەکی یان دامەزراوەیەکی میدیایی بنیاد دەنێم بۆ ئەوەی خەڵک ئاراستە بکەم بە پێی ئەو پەیامانەی کە خۆمەمەوێت زۆر کات کە پەیامەکە لە نێو چوارچێوەیەکی ڕاستی و دروستیە ناتوانێت ئەو خەڵکە بەرەوەی ئاراستە بکەوە و ئاراستەیە ناگیرێتە بەر میدیاکە هەوڵەیە بە پرۆسەی ترەمە لەسەر بکە یا جوانکردنی پەیامەکە یا گۆڕینی پەیامەکە یان چاواشەکاریە یان پێشکەشکردنی زانیاری ناڕاستە بەمە بەس ئامانجەکەوەیە چی بکە ئاراستەکە بگۆڕێن جا بیرمان نەچێ کاتێک کە باس لە ئەرکی میدیایی ئەکرێ ئەرکی میدیایی نەخێر تەنها ڕاستبتن نییە بۆ لەبەرەوەی خودی میدیا ناڕاستی شەڵێت ئەرکی میدیایی تەنها ڕاست پیشاندانیش نیە چونکە چاواشەکاریشی تایە میدیاش مادام لە نێو دەستی مرۆڤایە مادام مرۆڤی درۆزن هەیە میدیا درۆزنیشە ئێتریان نیشتێکی تەبیعیە کەواتە میدیا ئیشی گەیاندنی زانیارەکەی بە چاواشەیی بێ بەڕاستی بەیان ناڕاستی بێ ئەرکەکەی ئەمە بینێ دوجار بینەرە خۆی مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتەیە کەواتە دکتۆر یانێ من پێ خۆشە لەسەر میدیای نیشتیمانی دوای سەرنجێکت هەبێ و بابەتە گرنگەکەش ئەمەیە هەر دابنیشین پرتۆبۆڵە بکەین فلان میدیاوەی کرد و چاکی ژەزانین ئەیکا و کاریگەریشی هەیە و ڕۆڵیشی گێڕێ و ئەزانین نەتیجەشی هەبێ بۆ ئیسفادی خۆی ئێمەش هەر لێرەوە بڵین ئاوایان لایەنێک یان گروپێک یان کۆمەڵگا کەواتە ئەوە زانیمان میدیا چەند گرنگە ئەی بۆ ئەوەی تۆ وەکو باسمان کرد ئەگەر قرار بێ ئارامی هەبێت چۆن ئەبێ میدیایەکەت هەبێ ئارامی دروستکە میدیایەک هەیە چاواشە بڵاوکە تۆ چۆن میدیایەکەت هەبێ
ڕاستیەکان بڵێتەوە میدیای گرنگیدان بە میدیا چ ئەحزابەکان چ ڕێکخراوەکان چ حکوومەت چ میدیای نیشتیمانی بۆ هاوسەنگکردن ئیتر هەردانەنیشین بڵێن ئەمە بۆوە ئەوە بووە ئەو بووە ئەزانی چۆنە خۆی ئەگەر میدیا بەدەست حزبەوە بێ بە پێی ئاڕاستی سیاسی خۆی مامەڵی لەگەڵاکانی تۆ ناتوانانی بڵێ با میدیای فلان حزب لە پرۆسی هەڵبژاردنە خەڵک هێور کاتەوە حەماسەت بەرامبەر بە بۆ نمونونەکان دیتی خۆی پۆستی خۆی ئەمانە دروست نەکە بۆ لەبەرەوەی خودی دروستکردنی میدیاکە ئامانج لەمە بووە ئەوەی کە زۆر باسەکرێ بابەتی میدیای نیشتیمانیە کە لە نێوگەلێکە دامەزراوی میدیایی هەبێ کار لەسەر کار نیشتیمانیەکان بکە نێڵێ هاوڵاتیەکانی هێندە بە ئارامی پاڵی لە بنەوە نەتوانن بژین و هێندەش حەماسەتیان نەبێ نەتوانن بە ئارامی بژین ینی ئەم هاوسەنگیە دروست بکە ئەم پرۆسەیەش دوو تێڕوانین هەیە بۆی تێڕوانیەک ئەبێ فکری خەڵکی لەسەر پێکەوە ژیانی نیشتیمانی لەسەر هێوری و ئارامی دروستکەی بۆی میدیاکە دروست بێ تێڕوانێکەڵێ نەخێرە بێ میدیاکە دروستکەی بۆ ئەم خەڵکە ئاوا دروست بێ هەردووکی ئاراستەیەکی دروستە یعنی کە تۆ توانیت وڵاتێکی نیشتیمانی دروست بکەی میدیای نیشتیمانیت بۆ دروستە بێ ئەگەر توانیت میدیایکی نیشتیمانی بەهێزتە بێ ئەتوانی وردە خەڵک ئاراستەی بە هاوڵاتی بوونی نیشتیمانی بکەی یعنی ئەو وەلایی کە هەیەی بۆ نمونە بۆ حیزبێک لە ئەوڵەوە وەلای بۆ نیشتیمان هەبێ وەلا بەهێزەکەی هی نیشتیمان بێ دوجار لە نێو ئەم وەلایە کایەکی تروکایی سیاسی و کۆمەڵات و ئەمەلەن لە بوارەکانی خۆیان مامەڵە بکە و هیچ تەسیر نەکات سەر ئارامی کۆمەلگاکەی یان نیشتیمانەکەی یان فەرهەنگ و دید و تێڕوان نەگشتیەکان کە لە نێو نیشتیمان و کۆمەلگاکەیە هەیەی ئەم دوو تێڕوانینە بە هەرکان بە هەر ئاڕاستیان بڕۆی ئەتوانی ئیشی لەسەر بکەی بەڵام کۆمەلگەیەک وەکو کۆمەلگەی ئێمە ئێستا لە تعریف ناکرێ بە هاوڵاتێکی نیشتیمان دۆست تعریف ئەکرێت بە هاوڵاتێک کە دیدێکی دیاریکراوی حیزبی یا سیاسی یا تێڕوانێکی ئایدۆلۆژی هەیە سەختە بتوانێت ئەمە بەهێزی ئەمە کەمکەیتەوە لە هێزی نیشتیمانی بوونی بۆیە لە ئێستاە پێویستە دەوڵەت ئەگەر دەوڵەتەکە نیشتیمانی بێ دەوڵەت میدیایەکی بەهێز دروستکە بۆی ئەم ئاڕاستەیە ڕێکاتەوە وەگەرنا ئاڕاستەکەی تر ڕاستێ ئەمەتوانیمان هاوڵاتی نیشتیمانی دروستکەین ئەم کۆمەلگای ئەمە میدیایەکی بەهێزی نیشتیمانی دروستە و پێش ئەوەش دەوڵەتێکی نیشتیمانی دروستە لە دەوڵەت دکتۆر یعنی بۆ نمونە باڵێن حکوومەتی هەرێمی کوردستان میدیایەکە بێ ڕاستەخۆ سەر بە ئەنجومەنی وەزیران یا بە وەزارەتی ڕۆشن یا هەر لایەنێکی تر مەبەست لەوەیە حکوومەت دەبێ ڕاستەخۆ بیکات بەڵێ ئەبێ حکوومەتێکی نیشتیمانی بتوانێت میدیایەکی نیشتیمانی زۆر باشە کاک دکتۆر شەی ڕابردوو بینیمان لە میدیاکاندا بەگشتی شڵەژانێکە بوو بەوەی کە تا ڕادەیەک نە ئارامی دروست کرد بوو ئایا ڕووی ڕاستی میدیا بۆ شێوازەیە کە لە کاتی بۆ نەپرۆسێکی وادا بۆ شازە مامەڵە بکات من وەکو وتم میدیا ڕووی ڕاست و ڕووی درۆ نابێ بەم شێوە پۆلێنی بکەین میدیا کەرەستەیە کە بەدەست من و تۆ ڕووی ڕاستی من ڕووی ڕاستی میدیاکەیە ڕووی هەڵەی من ڕووی هەڵەی میدیاکەیە بەڵام دوێنێ شەو حاڵەتی حەدەثە یان با بڵێن ئەگەر قەیران بێ ئەمە بە قەیران ناو نابە من هەڵبژە ئەگەر قەیران بێ پێڵن لە حاڵەتی قەیرانایە ئەم حاڵەتی حەدەثە حاڵەتی هەڵسوونەکانە مامەڵەکردنی ئەحزابەکە یەکێکە لەو ساتانەی کە ئامانجیەتی میدیاکەی کاری لەسەر بکا و میدیای کە چەندین ساڵە داعمیەکات و هاوکاریەکە بۆ ئەم ساتانەیەوێ لەم حاڵەتانەیە کە میدیا لە نێو حەدەثایە یان لە نێو قەیرانایە یان لە نێو ڕووداوەکایە مامەڵەی هەمیشە بەم شێوەیە ئەگەر میدیاکە میدیایەکی نیشتیمانی نەبێ خۆ لە وڵاتانی دەوروبەرمانە ئەم پرۆسەڵ بژاردنانەشەن و میدیاش بە هاوسەنگ مامەڵاکە ئەمە دوور نەڕۆین لە وڵاتێکی وەکو ئێرانە میدیاکە هەمیشە هاوسەنگ مامەڵاکە ئەو میدیایی کە بێوێ پشتیوانی یەکێک لە کاندیدەکان کە هێندە ناڕاستە خۆیەکە لە ساڵ هەشتای جەماوەر تەسیری لە ساڵ هەشتای جەماوەر دروست ناکە هێندە بە ناڕاستە خۆ توانێت وەم کاوە ئەشێ لە ئایندەشتا جۆرێک لە جۆرەکان عقوبە و محاسبەی ئەو جۆرە میدیا نیشتیمانیانە بکرێت لەبەرەوە بێ ئەم هاوسەنگیت بپارێزێ ئێمە ئەم هاوسەنگیمان نییە ئەسڵان نەکنیمانە بەڵکو میدیای دژبەیەکمان هەیە میدیا بۆ نمونە ئەم درۆیە کە ئەم ئەگەر ڕاستیەکەشینەڵێ درۆیەکە کە ئەو خاتەوە بە درۆیە یعنی ئەم شەڕ درۆیانە بەردەوام دروستە بن لە میدیان لەم ئانی حەدوس و ڕوودا و پرۆسەیەکە جێبەجێکرێت لە دوای پرۆسەکە ئەگەر تەماشا بکەی لە ئەم ڕۆوایەت لەوە چە میدیاکان وردە هێور ببنەوە پەیوەندەکان دروست ببنەوە بەڵام ئەم حاڵەتە لە ڕاگەیاندن چیەکە هەمیشە خەڵک لە هەڵچوونی دەرونی و داچوونی دەرونیایە یعنی واکە لە مودەیەکە سیقەی بە میدیاکە نەمێنێت لە مودەیەکە حەماسەتی بە میدیاکە بەرز بێتەوە ئەمە ژیانی کۆمەڵاتی خەڵک تەسیریە بێت لەسەری ینی نائارامیەکە بەردەوام لە شڵەژانە دروستیەکە
و ڕاستە ئێمە بمانەوە نەمانەوە جۆرێک لە بێمتمانەیی لە بەرامبەر میدیاکانە دروستەکە و دیسانەوە خەڵک لەبەرەوەی کاریگەری لەسەر مجوڵێکی ناتوانێت خۆی لە میدیاکان بدزێتەوە یعنی ڕێک وای لێت من متمانم بە تۆ نیە بەڵام ناچاریشم ئاماڵەت لەگەڵا بکەم ئەمە قورسە بۆ کەسێک یعنی قورسە بۆەوەی کە متمانەت بە کەسێک نەبێت لە ماڵەکەت دانیشتووە و مەجبوریش بی خزمەتێکی بکەوەکو میوانداری یعنی ئەبێ بەردەوام تۆ لە حاڵەتێکی دەرونی ناجێگیرابی لەگەڵ ئەم میوانەدا زۆر باشە بەڵام دکتۆر لەبەرەوەی ئێستا حالێن بەڕێستان لە بابەتی لێکۆڵینەوەن و هەروەها زانیاری ورتان لەسەر میدیاکانی هەرێمی کوردستان با بە دیاری کراوی بێنین لە کۆتاییە کۆمەڵێک میدیای باشمان هەیە کۆمەڵێک هەنگاوی باش نراوە کۆمەڵێک شتی ئومێد بەخش هەیە کە ئیدی ئاڕاستەی میدیای کوردیش بە بنەما زانستیەکانی میدیایە تێپەڕ بوو بێ لە چەند لایەوە بتوانێت میدیا ئیتر میدیا بێت من هەرگیزەوەم ڕەت نەکردێتەوە بڵێم میدیای حیزبی میدیایەکی خراپە نەخێر بەڵام حاڵەتێکی هەیە کە وەرگری بە ناجێگیرێڵێتەوە ینی وەرگری ناچار کردووە کە خۆی وشارێکی زیاتر پێ بکە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم ڕاگەیانەیە ئێمە ئەسڵ مۆدلێکی تری ڕاگەیانمان تیا دروست بوو کە زۆر تەسیرێکی خراپتریە بوو لە میدیای حیزبی لە چاو ئەوەیە میدیای حیزبی زۆر باشتر بوو و جۆرێک لە پارێزگاری فەرهەنگی و نەتەوەی نیشتیمانی تیا دەرەکەوت ئەو میدیا مۆدلە میدیای سێبەر بوو ینی میدیایەکی خۆی تعریف ناکا بەوەی کە من میدیای حیزبیم دید و تێڕوانم وایە میدیایەک خۆی تعریفەکە کە هی تۆیە بەڵام هی تۆش نی و وەکو داهاتێک خاتە گیرفانی تۆ بەڵام ناتوانانی مامەڵی لەگەڵا بکەیت هەروەکو بێمتمانەیەەکە کەوتم ئەم مۆدلە میدیای خراپتر بوو و جۆرێک لە جۆرەکان سیقەش بۆ سیقەی زانیاری بۆ میدیای حیزبی گەڕاندەوە چونکە ئەم سیقەی زانیاریەکانی بە هیچ جۆرێک نەبوو ئەگەر چی توانای بەدەستێنانی زانیاری بەهێزتر بوو ئەگەر چی توانای تەکنیکی لە پەیامسازیە بەهێزتر بوو ئەم مۆدلە میدیایە هەستەکەم ئێستا لە زەمانێکا مۆدلێکی بەهێز بوو هاو ئێستا وردەوردە مۆدلە کاڵترە بێتەوە ینی تەسەورەکەم لە ئایندەیەکی نزیکە میدیا حیزبیەکان جێگەی خۆیان بگرنەوە بەرامبەر بە میدیای سێبەر بۆ لەبەر ئەم بێمتمانیە و لەبەر هاتنە ئارای میدیای نوێیەکە لە نێو سۆشیال میدیای خۆی بینێتەوە کەیتر هەندێک پەردە هەیە لەسەر ڕووی میدیای فەرمی سۆشیال میدیا وەلایەنێ میدیا فەرمیەکە ناچارەکە مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتانە بکات و خۆی بناسێنێ وەکو ئەوەی کە هەیە وجودی هەیە وەگەرنا بەڕێزان ئێمە لەم سیستەمە مۆدێلە میدیانەی کە هەمانە فەراغی گەورەمان لەنێو ئەم میدیا نیشتیمانی و فەرهەنگیە هەیە کە بە دوور بێت لە هەندێک پرۆسەی سیاسی چونکە پرۆسی سیاسی پرۆسەیەکی مانوکەرە بۆ خەڵک ڕاستە زەمانێک حماسەت و هەڵچوون و بەدەمەوچوونی هەیە بەڵام زوو ماندوویەکە ئەگەر تۆ بەردەوام لەگەڵ میدیای سیاسیا بی و گەمە بە پرۆسی سیاسەکان بکە تۆ بەردەوام بە ماندووی دەرەکەوی هاوڵاتی بەردەوام ماندووە ناتوانێت بەژێر بەشون پرۆسەکانی تری ژیانکردنی خۆیان بڕوە فەراغی ئەوەمانەیە کە میدیایەک خەڵک هێور بکاتەوە بە هێوری مامەڵە لەگەڵ خەڵکا بکە و میدیایەک خەڵک فێر بکە خەڵک ئاڕاستە بکە بۆ پرۆسە و ستایلەکانی تری ژیان لە نێو کۆمەلگایە خەڵک ئاڕاستە بکە بۆ ناسیونی کولتوری خۆی و کولتورەکانی تر و بەراوردکردن و پارێزگاری لە کولتورەکان و بنەما کولتوریەکانی خۆی زۆر باشە دکتۆر زۆر جار هەندێک میدیا هەن کە کاریگەری خراپیان هەیە لەسەر ڕەوشت و لەسەر بەها کۆمەڵایەتیەکان و کولتوری نێو کۆمەلگای کوردی ئەمانە تا چەندە بنەهۆی نائارامی لە نێو خودی خێزان و لە نێو کۆمەلگا دەوەرەوە خۆدی خۆیان چ قازانجێک دەکەن لەمە سێریکە ئێمە لە ناو کۆمەلگایە جیلەکان هەمیشە جیابنەوە بە پێی تەمەن ینی تێڕوانینی کەسێکی 40 ساڵ جیاوازە لەگەڵ تێڕوانی کەسێکی 30 ساڵ تا ئاگاتە 20 ساڵ کە من لەم ژیانە نوێیی کە ئەمڕۆ مرۆڤایەتی تێکەوتووە جیلەکان ناگەڕێنەوە بۆەوەی کە 50 ساڵی بین بێ 100 ساڵی بین بێ جاران تێڕوان نەفکرەکان لە نێوان 50 ساڵە هەنجات وردەوردە جیاواز دەرەکەوتن ئێستا لە نێوان 10 ساڵا دەرەکەوێت ینی 20 ساڵێک بەناڕەحەت دەتوانێت مامەڵە لەگەڵ 30 ساڵێکا بکات 30 ساڵێک لەگەڵ 40 ساڵێکتر 20 ساڵێکە لەگەڵ 40 ساڵە هەر زۆر شتی جیاوازە ئەمە خۆی میدیا دروستی کردو و شێوە مامەڵەی لەگەڵا بکە ینی ئەیەوێ ڕفتاری ئەو 20 ساڵە و تەمەن 20 ساڵەی کە وەری گرتووە چی بکە بروز بکە و زوو مامەڵی ڕفتاریشی لەگەڵا بکە ئەمە ئامانجێکی تیجاریشی لەگەڵ هەیە بۆ لەبەرەوەی براندە نوێیەکان کێنە ناوە لە جلوبەرێک لە خواردن لە هەموو ئەوانەی کە تعاملی تیاکە و مۆدێل و دیزاینە نوێیانە ئەوێ زوو پەرەی پێ بدە کاتێک کە براندی جلوبەرێکە گۆڕێ زوو پەرەی پێیا بۆ 20 ساڵێک بۆ 15 ساڵێک لەگەڵ 40 ساڵێک ئەمە یەک ناگرێتەوە لەگەڵ 30 ساڵێک یەک ناگرێتەوە ئەم سەرمایەدارێکە یەتە بازارەوە ئەم پرۆسە سەرمایەداری کە لەناو بازارا وجودی هەیە تەغییری براندەکان زووزووەکە و لەبەرەوە بێ میدیا پاڵپشتی ئەمەی بۆ بکە بۆ ئێمە ساغ بێتەوە کە میدیا پاڵپشتی ئەمەی بۆ کرد ئەم جیاوازی فەرهەنگی و ڕەوشەی کە تۆ ئێڵەی
گۆڕانکاری تیاڕایە ینی جیاوازی ڕەوشتی لە لیباسا دەرەکەوێت لە جلوبەرگە جیاوازی فەرهەنگی لە خواردنا دەرەکەوێت لە مامەڵەی سەردان و پێکەوژیانی تاکانە دەرەکەوێت هەمووشی میدیای لە پشتە و هەمووشی لە بەرژەوەندی و لە سوود و قازانجی سەرمایە کاریگەری دەبێت لەسەر نائارامی حتمما کاتێک کە تۆ لەگەڵ جیلی 10 ساڵی خوار خۆت 15 ساڵی خوار خۆت هەموو شتەکانتانە گۆڕێ هیچ کات ئارام ناتوان بە ئارامی پێکەوە بن لە خێزانێکە ناتوان لەسەر یەکسترەیەک جۆر خواردن بکۆنەوە ساتە بۆ لەبەرەوەی ئەم میدیایی کە پاڵپشتی ئەم بەرەندە تازانەکە جۆرێکتری خواردنیە ناوەکە ئەسڵەن لەوە چ تەبعی تۆ و تەبیعەتی تۆ مامەڵی لەگەڵانەکە بەڵام ئەو دۆستیەتی کاتە لەسەر سفرێکەشت ئەبێ هەموو بابەتەکان بگۆڕی و میدیاشی دکتۆر یعنی ئێستا بابەتەکە یعنی با بڵێن گۆڕانکاریەکە زۆر خێرایە منێکی لە ناو 3 سەدەی تەمەنا لەگەڵ کەسێکی 2 سەدەی تەمەن 2 ساڵە 2 ئافۆن 2 دەی تەمەن یعنی لە 20 بۆ سیاسی بۆ چل ئەمانە ئەوەندە جیاوازیەکە زۆرە یان منێک کە هەنێک ینی بەڕاستی دەمەوێت سەرنجی پڕێز بزانم ئەمە ڕای شخصی خۆم نییە هەنێک میدیا هەیە ڕەنگە لە ڕووی تەکنیکەوەوانەوە زۆر جوان بەڵام کۆمەڵێک پرۆگرام لە ناو میدیاکانە هەیە یانێ گەزگوشەیەکی بازاڕی نەبێ بە داوای لێبوردنەوە لە کۆمەلگای کوردی شتێڵێ شوڵی لێ هەڵکێشاوە ینی هەر بەڕاستی شەرم دەکەی بیبینی جۆرێک لە گەیاندنی پەیامێکە جۆرێک لە ڕکلامە ینی هەر بەڕاستی ئەمە یانی هیەوە نییە من بەڕاستی پیر بووم دکتۆر ینی بەڕاستی پیر نەبووم زۆر گەنجم بەزیان هیەوە نیە سێری نەکەم جیلەکان تەمەنیان کەم بووەوە ینی لە 10 ساڵ بۆ 20 ساڵتر جیلێکی ترە وا بێت تەڕوانی واتە بێ بەرامبەری وامە تەسیری میدیایە اینجا ئەو میدیای تۆ باسیەکەی ئەوە نییە کە نەزانێت تۆ لە ڕوتنایە سەری ئەم پەیامە بکەی لە ڕوتنایە سەری ئەم ستایلە بکەی شەرم لەیەکەی لەم ستایل ئەزانێت بەڵام ئەو مامەڵە لەگەڵ ئەو کەسانە کاکەیتر بێشەرمی کردوون لە سەرکردنی ئەو ستایلە و وای کردو کە چوونەتە ناو ستایلەکەەوە سن ژیانیان بۆ بەوە ئێمە ئێستا ئەوانەی کۆمەڵناسەکان باس لە خێزانی درامیەکەن خێزانی درامی ئەو ستایلی خێزانەیە کە لە دراماکانەوە پێشکەش بە گەنجەکانەکرێت ئەو خێزانە ئێستا لە تەمەنی 30 ساڵیا قبول نییە بەڵام لە 18 و 20 و 22 ئەمانەیە قبوڵیانە هەریانەیە وا بژین ئەم مۆدێلان میدیای هێناوێتی ئەو مامەڵە لەگەڵ ئەوەیەکە ئیتر تۆی وەلا ناوە تۆ بە جیلێک دانێکیتر تۆ بەرەو تەواوبوو نەچی ئەم جیلە نوێیە لەگەڵایەتی نازانێ ئەم جیلەکە لە دوای 10 ساڵیش یەکسەر ئەم وەلانێ زوو وەلایەنێ چونکە ئیسفادە لە بازاڕی سەرمایەداریە ئەمە ئیسفادە لەو برەندە و لەو دید و تێڕوانەیە لەسەر بەرەندە جیاوازەکان کە ئەوەی هێنێتە بازاڕ گەرچی ئەمە ڕەنگە لە پسپۆڕی بەڕێزە دوورێکەواتە دیسانی شۆمێ هەم وشەیەک بەکاربێنە خەڵک باش لێمان تێ ئەم قوڕە خستەی میدیا هیگرێتەوە بۆ سەرمان چۆن لی دەربین چۆن لی دەرچین یان بە چ نەتیجەیەک بەچ ئامانجێکمانە هەمیشە من ئەڵێم دوو شت هەیە یەکەم وشیاری تاک وشیاری تاکە بێ خۆی ئاگای لەوە بێ کە چۆن نەکەوێتە ناوم قڕە لە ئەوڵەوە چونکە تێکەوتنی بە ناڕەحەت دەرێتەوە دووەم مەسەلەی دەوڵەت و دەوڵەتکاری و یاسا و ڕێنمایە نیشتیمانیەکان بۆ کارکردنی میدیایە ڕاستە ئێمە ناتوانین ئێستا بێن مەرزی فەزایی دابنین بڵێن بالتر لە فەزاوەشت نەڕوە بەڵام ئەتوانین بە ئیش لەسەر پەیامسازی بکەین و ئەتوانین جۆرێک لە سانسۆر یان جۆرێک لە ڕێکخستنی پەیامە میدیایەکان بکەین هەمە لە هەموو وڵاتێکە هەیە و لە هەموو فەرهەنگێک بۆ پاراستنی فەرهەنگی خۆیمانە هەیە ئەم دووشتە ئەتوان ئەم مامەڵێ بکەن ئەگەر دەوڵەتێکی بێخەمت هەبێ ئەرکی سەرشانی تاک قورسترە بێ تاک خێزان زۆر قورسترە بێ و دەوڵەت خۆی پەلی ڕاکێشەی خاتە ناو قوڕەکەەوە و قوڕەکەش زۆر سەختە ناڕەحەت دەتوانێت تا بێتە دەرەوە ئەگەر دەوڵەتێکی نیشتیمانی و خاوەن بڵێن حیمایەتی فەرەنگی خۆی هەبێ ئەو کاتە زۆر بە ئاسانی ئەتوانێت ڕێنەدا کە میلەتەکەی بکەوێتە ناو ئەم حاڵەتەوە لە ئێستادا ئێمە نە تاکەکانمان توانێت ئەوەی هەیە خۆیان نەخەنە نێوەم دەریابەر فراوانەوە نە دەوڵەتیش هاوکارە نە ڕێنمایی و نە یاساکان هاوکارن بۆ ئەمە بۆیە هەمیشاوانەیە کە لە نێو میدیای ئیشەکەن هاواریان ئەڵێ بێ میدیا ڕێک بخرێ ئەوێ پەیامسازی میدیایی ڕێک بخرێ ئەبێت دەست نەبێن بۆ هەموو بەرهەم و بابەتێکی میدیایی کە لە بازاڕی ڕاگەیاندنا فرۆشە بیهێنین و بخێنە ناو مەیدانی کاری ڕاگەاندنی خۆمانەوە ئەمە هاواری ئەوانە بە تا ئێستا بەگوێ بوون و بەدەمەوە چوونێکی ئەو تۆ نابین لێ لەم پرۆسەیە زۆر باشەکە دوتۆ زۆر جار دەبینین لە ئێستادا زۆرێک لە گەنجان زۆرێک لە وڵاتیان هەر لە ڕێگەی و موبایلی پێیەتی دەتوانێت هەر میدیایەک هەر شتێک لە بابەتی میدیا بەردەستی بکات و سێری بکات و تەماشای بکات و بەرهەمیشی بێنێت ئەمە تا چەند کاریگەری خراپی دەبێت لەسەر نائارامی بەتایبەتی ئێستا بۆ زۆر لە تۆرە کۆمەڵایەتەکانن کەشتی زۆر خراپی تێدا بڵاو دەکەنەوە لە تەمەنێکی بۆ منە منداڵیەوە تایوەکو ئێستا لە تیکتۆک بۆ نمونە ئەمانە
کە کابرا خۆی کەسەکە سەربەستە لەوەی کە خۆی ئەمە دروستەکە ئەمان تا چەند کاریگەری دەبێت. من لەگەڵ ئەوەدا نیم کە میدیای فەرمی ڕۆڵی نییە لە دروستکردنی ئەم فەوزایی لە میدیا نافەرمیەکان ڕۆڵی هەیە. چۆن کاتێک کە تۆ شتێکی وردە ئاساییەکەیتەوە لای گەنجێک لە ڕێی دراماوە لە ڕێی پەیامە میدیا فەرمیەکانەوە ئەتوێ وردە ئاسانکەیتەوە ئەمە لە ناخیا هەیە بەڵام لە ناو خێزانەکەی ناتوانانی بڵێت چونکە جیلی باڵاترێک ئەمەیان تەقبول نییە ینی خێزانەکە هێشتا پەرژی نەبووی بەڵام دەواازەیەکی تر هەیە چێت لەوێت تەطبیقیەکە بەڵام لە ئەسڵا ئەگەر میدیای فەرمی پەرە بەمانە نەدا و بە ناشرین پیشانی بدا و بێت حمایەت لە فەرهەنگی خۆی بکە ئەم تاکە ڕنگدانەوەی نابێ بێت لە ئەکاونتی خۆیان ئەم مامەڵانە بکە و جۆرێک بەرهەم بهێنێ کە پشتیوانی ئەوانە بێ من بە ناڕاستەخۆمێ بە تۆی بڵێن بەڵام تۆ لەو دەواازەیە بە ڕاستەخۆ بە هاوڕێکانتی ئەڵێ چونکە تەسەورەکە کە ئەمە هەموو هاوڕێکانە تەمانیانەیە و هەمووی لە ناخیانە هەیە یعنی ئێستا من لەگەڵ هاوڕێ هاوتەمەنەکانمە چی لە ناخمانە بێ مامەڵی لەگەڵاکەم لەگەڵیا ئەیڵێم باسوخواسەکەم بەڵام لە تەمەنێکی خواردتر یا تەمەنێکی باڵاتر سنوورێک بۆ خۆم دانێم بەس کاتێکە تۆ مەجالم نەبێت لەگەڵ هاوتەمەنەکانی خۆمە قسە بکەم ئەمانم هەموو تیا ئەمرێت نایڵێم باش بەڵام کە دەواازەم هەبوو بۆ هەموو هاوتەمەنەکانی خۆم و پێشم وتراوە و پێشم نیشاندراوە ئیکەم و جێبەجێ یەکەم لەبەرەوە ئەم دەواازەیە لە تۆڕە کۆمەڵەکانە کراوەتەوە بەڵام تۆ چی بەو خەڵکاڵێکە لەم دەواازەوە بیڵێ ئەوە میدیا فەرمیەکان ئەگەر ئەو میدیایە هاوکار نەبێت لەمەیە ئەمە وردە پوکێتەوە لەبەرەوە پێم وایە تۆڕە کۆمەڵاتیان چیان تیا بڵاوە بێتەوە چیان تیا ئەکرێ لە هەر تۆڕێکا بێ هەمووی ڕنگدانەوەی ئەو فەرەنگەیە کە لە میدیا فەرمیەکانەوە درێبە کۆمەڵگە لەبەرەوە هیچ بەدەر نییە لەوە حتا وای لە تۆ میدیا فەرمیەکان سەر چاو لە کۆمەڵاتیەکانەکە یان بوون بە سەرچاوەیەکی زانیاری و پەیامسازیان لەبەرەوەی خەڵک زۆر ئەماکامە احتیمامی پێەیە خۆی پێوت کەواتە دکتۆر دەوڵەت وتمان بێ باکە یاخود کەم تەرخەمە لایەنەکانی تر میدیای نیشتیمانیمانە بەوانیش بەو شێوە بەهێزە بن کەواتە بەڕێز هەموو ئەکادیمیەک هەم وەک سیاسیەک هەم وەک مامۆستایەک بە عملیش لە ناو واری ڕاگەاندنی و باگراوندێکی ئیسلامی شتەیە لە کۆتاییە ئەرکی ئێمە ئەرکی میدیای ئیسلامی ئەرکی هێزە ئیسلامیە سیاسیەکان ئەرکی بانگراوەندە ئیسلامیەکان کە لە کۆتاییە پەیامێکیان هەیە و پەیامێکی دینیان هەیە و 100% لە خزمەتی کۆمەلگا و هێورکردنەوەی کۆمەلگایە چەند گرینگە ئیدی دانەنیشن و هەر بڵێن بەخوا خراپیان کردو کە گرنگیەکی باش بە میدیا بدەن میدیاکات دەستکراوە بکەن و پاڵپشتێکی معنەوی و مادی میدیا بکرێ بۆی بتوانن تەوازنێک هێز هاوسەنگی هێز لە کۆمەلگا دروست بکرێتەوە سوودی هەبێت بۆ گەیاندنی پەیامی ئیسلامی یەکێک لەو میدیانەی لە مێژووی ئیسلامە لە دێرینە ئیشی لەسەر کرا کە پەیامەکان بە خەڵک بگەێنن چی بوو غێر مزگەوت دروستکردنی مزگەوت و هەفتانە فەرزکردنی نوێژێک بە ناوی هەینی بۆی پەیامەکان بگەێنرێ لە ئێستاە بێ ئەمە لەوە تێبگەین ئەم پرۆسەیان پرۆسەیەکی عیبادەت و ئاینی و ئەمانەیە و خەڵک وەکو عیبادەتە چێت ناژێنیەکە بەڵام ئەبێ لەوە تێبگەین ئێستا بە تەنها مزگەوت نییە کە پەیامی ئاینی بە خەڵک بگەێنێ ئێستا ئەم مزگەوتە ڕێک گوازراوەتەوە بۆ نێو پرۆسەیەکی بەرفراوانی تری میدیایی خۆی پرۆسەیەکی میدیایە کۆمیونیکیشنە تاک لەگەڵ کۆمەڵێکە ئێستا بۆ پرۆسەیەکی نهاتوتە نێو پرۆسەیەکی بەرفراوانی میدیایی ئەبێ ئەمە لەمە تێبگەین چەندێک گرنگە خەڵکانێک بێوێ پەیامێکی ئاینی لە ڕێ مزگەوتەکانە بگەن و مزگەوتەکانی لای گرنگە هێندە ئەبێ ئەم پرۆسە میدیایی کە هەیە کاری لەسەرگرێت بەلایەوە گرنگ بێ و چەندێک گرنگە بە ستایلێکی هەڵبژاردووە کە کۆمیونیکیشنێکی تاک بەرامبەر بە کۆمەلگایە و لە میدیایەوە کۆمەڵێکە لە میدیایەوە پێناساکرێ هێندە گرنگە احتیمام بە ستایلەکانی تر بدا کە ئیتر کۆمیونیکیشنی ڕوبەڕووە کۆمیونیکیشنی اختیاریە و خۆی بخاتە نێو سێرچی خەڵکیەوە و پەیامەکان بگەێن فەرامۆشکردنی هەر لایەنێکی پرۆسەی میدیایی لە گەیاندنی پەیام و فەرهەنگ و هەر شتێکی تر فەرامۆشکردنی کۆمەڵێک خەڵکە یعنی تۆ بڵێ ئەم کۆمەڵ خەڵکەم ناوێت فەرامۆشکردنی هەر ستایلێک بۆ گەیاندنی میدیایی فەرامۆشکردنی کۆمەڵێک خەڵکە کە بۆ ستایلەش وەرەگرێت یعنی تۆ ستایلێکی وتاردانت هەیە لە پرۆسەی میدیایی ئیسلامیە ئەگەر ستایلێکی وەکو درامی فەرامۆشکە ینی ئەو خەڵکانت فەرامۆش کردو و پەیامیان پێنادەی کە ئەوان ئیتربوون ژیانی درامی بەڕێوە بەرن یعنی تۆ بێ بڵی کاکە ژیانی درامی خۆت بەڕێوە بەرە بەڵام ئەم بە ستایلێکی درامی بێ پەیامە ئاینەکانی پێ بدەیت باشە بە ستایلێکی تەرفیهی حەزی لە نێو ژیانێکی تەرفیهیە بە ستایلێکی تەرفیهی بێ پەیامی ئاینی پێ بگەێنی تەرفیه بکە ژیانی ڕەفاهی خۆت بەڕێوە بەرە ئەبەم ستایلە
چونکە کە تۆڵی لە نێو دینە لە نێو ئاینە هەموو جۆرە ژیانێک ڕێە بێتەوە بەڵام بە تەندروست و ڕەچاوکردنی ڕێنمایەکان بە هەموو ستایلێک بێم تەندروستیە و ڕەچاوی ڕێنمایانە بەم خەڵکە بڵێ لەبەرەوە بێ هەم ستایلەکان هەم ئامڕازەکانی گەیاندن هیچی فەرامۆش نەکرێ لە گەیاندنی پەیامە چونکە خەڵک دابەش بووە بەسەر ئامڕازی میدیایی بەسەر ستایلی وەرگرتنی پەیامە و هەر یەکە لەو جۆرانەش کاریگەری لەسەر هەموو جوڵەیەکی هەیە فرامۆشکردنی هەر یەکێکی فرامۆشکردنی جیلێکە فرامۆشکردنی جوڵەیەکی ژیان زۆر باشە کاک دکتۆر بەگشتی دواوتە ئەوەیە کە چۆن پاراستنی ئارامی لە میدیادا بەرهەم بهێنێت چێن ئەوانەی کە بەرپرسنەوەی کە ئارامی بپارێزن ئەبێ میدیایەکی ئارامت هەبێ میدیای ئارامیش بە کۆمەڵێک فلتەرات ئەپەڕێیانی بتوانانی ئارامبی یەکەم میدیایەک زۆر تاخولی پرۆسە گەرم و گوڕەکانی سیاست نەکا و نێڵێ خەڵک هەڵچوون و داچوونی بەردەوامی هەبێ دروستە پێویستە لە هەندێک حاڵە تا خەڵک هەڵچوونی هەبێ بەڵام ئەم بەردەوامیان ناکاتێک کە میدیای سیاسی دروستیەکە چونکە لە نێو پرۆسی سیاسی ئەم هەڵچوون و داچوونانە بەردەوام هەن بەڵام لە نێو پرۆسی ژیانکردنا پێویستی بە ئیستیقراری ژیان هەیە ئەبێ میدیایەک تەبێ زیاتر گرنگی بەم ئیستیقرارە بدا ئەم میدیای وەکوتم تۆ نیشتیمانی ناوەنەی یان یەت کۆمپانیایە شەخصە کەسێکە یەتەوێت لەسەر ئەم ستایلە ئیش بکە ستایلی دنیای سەرمایه‌داری و وەلانێ ئێوە خەڵک وەلانان بۆ نافەرامۆشیکە یعنی ئەوەندە اهتیمامەتەکانی بەوە نیە وەکو میدیایەکی بازرگانی اهتیمامی بەوە هەیە یعنی میدیایەک بێ حیمایەت لە فەرهەنگ و ژیانی خەڵکی بکە و خەڵک فێری ژیانسازی ڕۆژانەی خۆی بکە بە ئارامی ئەمە تا ئێستا من نایبینم لە ناو میدیای کوردیە ئەم پرۆسەیە نییە میدیا هەیە مدەیەک اهتیمامی پێەیە بەڵام لەگەڵ گۆڕانی پرۆسە سیاسەکان ئەمە دروست بێت چۆنە؟ ئومێدێک هەیە ئەمە وەڵای خەڵکی زۆری کە ئەوەی من بزانم خەڵک هەیە لە واری میدیا هەوڵەیە بۆ دروستکردنی بەڵام خۆتەزانی کۆمەلگاکەمان کۆمەلگایەکە حیزبیە سیاسیە کەمتر بەلای ئەو بابەتەینانە ئەڕوا هاوکار نییە بۆ ئەوەی کامە دروست بێت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کاوان عەبدوڵڵا مامۆستا لە زانکۆی سلێمانی و هەروەها میدیاکار بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت بە هیوای کۆمەلگایەکی ئارام ئیدی میدیاکانیش بێنەوە ناوژیانی ئاسایی بەشێک بن لە هێورکردنەوەی کۆمەلگا و پاراستنی ئارامیەکان و قیەم و بنەماکانی نیشتیمانی و هەروەها هەموو لایەک بە ئاسوودەی و ئارامی سوود لە میدیا وەربگرین. بەڵازان خۆشەویستان بابەتێکمان هەیە کە باز لە سوودەکانی هەنار دەکات بەو پێی کا لە ئێستادا لە وەرزی هەنار دەنەر چەندە شوان تاوەکو باران نەبارێت هەنار تاوانچێژی تایبەتی خۆی نابێت کۆمەڵێک زانیاریمان بۆ ئامادەکەم لەسەر سوودەکانی هەنار پێکەوە بینەری ئەو بابەتە دەبین. هەنار میوە پڕچێژ و بە سوودەکەی وەرزی پاییز لەبارەی سوود و کاریگەریە باشەکانی هەنارەوە بێگومان هەروەرزێک تایبەتمەندی خۆی هەیە بۆ پێشکەشکردنی میوەکان ئەویش بەهۆی پێویستی ئەو میوەیە بۆ تەندروستی و جەستەی مرۆڤ پاییز لە ناو هەموو میوەکانی تردا هەناری کردووە بە سیما و ناسێنەرەوەی خۆی و خەڵکی بە شێوەیەکی بەرچاو هەنار دەخۆن هەنار لە توێکڵەکەیەوە تا جیاکەرەوە سپیەکەی ناوی و تا ئاوەکەی و دەنکەکەی هەمووی سوود و کاریگەریە بۆ جەستە بەڵام ئێمە تەنها ئاماژە بە دە سوودی هەنار دەکەین ئەمانە بەشێکن لە سوودەکانی هەنار هەنار پارێزگاری لە تەندروستی دڵ و دەمارەکانی دڵ دەکات پزیشکان ڕێنمایی ئەو کەسانە دەکەن کە دەیانەوێت کێشی لەشیان دابەزێنن یا کۆلیسترۆلی لەشیان ڕێک بخەن بە خواردنی هەنار شەربەتی هەنار یارمەتی هەرسکردنی خێرایی خۆراک و سوکردنی باری قورسی گەدەی مرۆڤ دەدات لێکۆڵینەوەکانی زانکۆی هارڤارد ئاماژە بەوە دەکەن هەنار دەبێتە هۆی لەناوبردن و نەهێشتنی چەند شێرپەنجەیەکی تایبەت لەوانە شێرپەنجەی مەمک و پرۆستات هەنار لە ناو هەموو میوەکاندا دەوڵەمەندترین میوەیە لە دابینکردنی بڕێکی زۆر لە مادەکانی کالیسۆم و پۆتاسیۆم و سۆدیۆم شارەزایانی وڵاتی چین باز لە سوودە سەرسوڕهێنەرەکەی توێکڵی هەنار دەکەن و ئاماژە بەوە دەکەن سوودەکەی هیچ کەمتر نییە لە دەنکە هەنارەکان بۆیە ڕێنمایی مرۆڤەکان دەکەن بە شێوەیەکی هاڕە و کەپسول توێکڵی هەنار بخۆن توێکڵی هەنار وشک بکرێتەوە و وەکچا بکوڵێنرێت و بخورێت ئەوە پارێزگاری لە شێرپەنجەکانی مەمک و پرۆستات و پۆڕی خواردن و پێست و ڕیخۆڵە و پەنکریاز دەکات هەنار دەتوانێت خوێن لە مادەزیان بەخشەکان بپاڵێت و کورچی لە پاک بکاتەوە و باکتریای ناوخوێنیش پاک بکاتەوە و لە ناوی ببات
هەنار پڕە لە پێکاتەی خۆراکی دەوڵەمەند بۆ جەستە. لە هەنارێکدا 174 گرام ڕیشاڵ و 3 گرام پرۆتین و لە 130 ڤیتامین C بۆ لەشدابین دەکات و لە 136 ڤیتامین K و لە 116 فۆلات و لە 112 پۆتاسیۆم و 24 گرام شەکر و 144 کالۆری لە هەنارێکدا هەن. هەوکردن و ئازاری جومگەکان کەم دەکاتەوە و یارمەتیدەرێکی باشی نەخۆشی ڕۆماتیزمە. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بووبێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.